بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانی سی گەوهەری مانگی پیرۆزی ڕەمەزان لە گەوهەرستانی 19ەمەوە، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا بڕژێ بەسەر ماڵ و حاڵتانە، بەسەر دیوەخانەکانتانە، بەسەر ماڵ و ژیانتانە کە ئێستا دانیشتون و سەیری بەرنامە ڕاستە و خۆکەی سی گەوهەرەکەن. سی گەوهەری ئەم ڕۆمان کە 19ی ڕەمەزانە پێشوازیەکی گەرم لە شەوە زۆر پیرۆزەکانی قەدرەکەین لەگەڵ برای ئازیز و خۆشەویستم کاکە پەیوەند و هەموو ئەم ستافە ئازیز و خۆشەویستەی کەناڵی ئاسمانی پێیان. کاکە پەیوەند ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گەورەیە کە ئێمە لە دەرگای شەوەکانی قەدرە کە قەدری مانگی ڕەمەزان، قەدری شەوی دابەزینی قورئان بزانین، قەدری ئەوەی کە بەڕاستی عومرێکی تازە و تەمەنێکی تازە لەم دە ڕۆژەیە تۆمار بکەین، چونکە بەڕاستی ئێمە چەندێک ژیاوین تا 83 ساڵمان بۆ بنووسێتەوە و قەدرە خێرە بێتە ڕێمان. فەرموو کاک پەیوەند. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. منش لای خۆمەوە زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆژ بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە لە بەرنامەی سی گەوهەری ڕەمەزان. ئێوە باشە زانن کە ئێمە بە درێژایی مانگی ڕەمەزان کە ئەمڕۆ ڕۆژی 19هەمینێتی ئینشاءڵڵا گەوهەری 19هەمین ئەمڕۆ ئینشاءڵڵا پێشکەشەکەین. وەکو کاک شێخش وتی ئێمە لە دەرگای سات و کاتێکی زۆر گرنگ و هەستیارە وەستاوین. ئەویش کردنەوەی دەرگای شەوانی قەدرە. بەڕاستی هەر کەسێک یعنی لە فەزڵ و گەورەی شەوانی قەدری بەر نەکەوێ ڕەنگە بەخۆی بڵێ ڕەنج بە خەسارم باش بێ، چونکە یعنی تۆ بەس بە زیندیکردنەوەی شەوێک، بەس بە دوعاکردنی شەوێک، بەس بە ئیستیغفاری شەوێک، بەس بە تەمەنای شەوێک خێری و چاکەی 83 ساڵت بەنسیب بێ وازی لێبێنی و پشتی هەڵکەی ڕەنگە گونجاو بێ بڵێ کە کەسێکی ئاسایی نیت، چونکە کەسی ئاسایی بە قازان جیوە، یعنی هیچ با بڵێن هیچ سەرمایه‌دارێک نییە خانزانجێکی ئەوەنە گەورە بکە لە ئاڵوێریەکەی لە کاسبەکەی دەستی لێ هەڵگڵە بڵقی چەک ئاکۆرە مشکلە نییە. چونکە جاری تریش باسمان کردو کاک شێخ مەرجنی ئێمە هەتاکو ڕەمەزانێکی دیکە بمێنین وەفاتمان نەکرد بێ. خوا ئەزانێت چەند کەس لەم نێوانەیە لە بینی ئەم ڕەمەزانە و بۆ ڕەمەزانی داهاتوو وەفاتەکە و واروها ناگاتە ڕەمەزانێکی دیکە، کەواتە ئەم ڕەمەزانە ئەبێ وا بیر بکەینەوە کە دوای ڕەمەزانە مرین. مردن بەو مانایە ناکەیتر هەر هەمومان قۆڵمان لە کراس بێتە دەرەوە دوای ڕەمەزانە هەر ئەمرین، دوای یەکی لە ڕەمەزانەکان. بەڵێ بەتەئکید. بەڵام ئەمە گرنگە بەم ئیحساسەوە سیرکردنی ئەم دەشەوەی کۆتایی ڕەمەزان بەتەئکید دوامان لێکە کە خۆمانی لێ گورجکەین، کەم تەرخەمی نەکەین و هەروەها بیریش لەوە بکەینەوە کە ئەم شەوانە نەکار شەوە تاکەکان، چونکە ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرمێ ئێوە بگەڕێن بۆ شەوی لەیلەتول قەدر لە دەشەوی کۆتایی ڕەمەزانە. دواییش ئەفەرمێ فەرمودەیەکی تریش هەیە، ئەویش ئەوەیە کە لە شەوە تاکەکان بگەڕێن بۆ لەیلەتول قەدر، واتە لە دەشەوی کۆتایی ڕەمەزان لە شەوە تاکەکان. بەڵام ئێمە نازانین ئەو شەوە کە ئێمە تایە خەوتوین شەوی تاکە یا شەوی جووتە، ئەوەی شەوەی کە بە خەبەرین شەوی تاکە یا شەوی جووتە. جاری وایە بەهۆی ئەوە کە مانگەکە 29 یا 30 زۆر جار شەوە تاک و جووتەکانە گۆڕێن. لەبەرەوە باشترین شت ئەوەیە کە هەر دەشەوەکەی دابنیشی بۆەوەی مسۆگەر ئەو خێرە هەر خۆی پەرۆژبوون بۆ ئەوەی کە ئەم دەشەوە من نابێت لە دەسم دەربچێت. ئیستیفا و هەڵبژاردن. کاک پەیوەند ئێمە ئیسا ئەگەر لێرە هەرچەند وایان پاکردۆتە مێرولەیەکی تیانی ئەم سۆدیۆزانانی ئەگەر مێرولەیەکی لێ وایە ئیسا باشە فەرقی من و ئەو مێرولەیەکی خوائی بە ئومەتێکی تر دروستکردۆ منی بە ئینسان ئیستیفای کردی هەڵی بژاردی لە مرۆڤەکانە ئێمەی هەڵبژاردۆ کە ئەلحەمدوللا بە موسڵمانەتی خەرقی کردوین، لە موسڵمانەتیە بە ئیلتیزامێکی زۆر باش لەوەیە هەڵی بژاردوون کە ئێستا ئێمە باسی شەوەکانی قەدرەکەین. ئەمە هەڵبژاردنە خوا هەڵتەبژێرێ. إن الله اصطفى من الملائكة خوا هەل لە مەلایکەیش هەڵبژاردنی کردووە کە جوبرەئیلی کردەوە پەیوەندی وحی بۆ لەگەڵ مرۆڤەکانە. اینجا ئەم شەوەی قەدری هەڵبژاردووە لە تێک ڕای ساڵە، چونکە شەوی دابەزینی قورئانە لە سورەتی إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر
ليلة القدر خير من ألف شهر سيدا نجار باسي قدرك قدري أم شوا بهو قرآن ويك قرآن تنازل بوا حضرت جبريل هم صالك دا أبزيت لم شوا جارك تر یادێکی و قورآنا کاتەوە کە نازڵی کرد بۆ سەر دڵی حەزرەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم و ئیشگیانی بە بەشەریەت هەمتر ئەی خوێندەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە ئەخیری وفاتیا ئەفەرمێت دوو جار ختمی قورآنی بە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم کە نیشانەی وفاتی رسول الله بوو لەبەرەوە زیندوەتی ئەم شەوە زۆر گرنگە کە خوا ئێمەی هەڵبژاردووە زینووی کەینەوە چۆن چی تیا بکەین ئێمە لەم دەڕۆژەی کۆتاییە ئینشاءالله قسە زۆر هەڵەگرێت کاکبەیوان کە قسەی باش بکەین لەسەر ئەوەی کە ئەم دەشەوە چی بکەین دوعا و زیکر و قورآن و یادی خوا و ئینشاءالله گوێگرتن لەم بەرنامانە و سیرکردنی ئەم بەرنامە زۆر باشانە لە رادیۆ لە تەلەڤیزیۆنە و ئینشاءالله هیوادارین هەمومان بتوانین ئەم شەوانە بە چاکی زیندوو بکەینەوە و خۆی گەورەش لە هەمومانی قبول کات ئینشاءالله بەس پێشەوەی کە ئینشاءالله قورآن خوێنەکەمان دەستکە بە قورآن خوێندن بە سەرێک لە شێفەکان دێنێ هەر لێرەوە سڵاو لە بینەران بکەن و پێشمان بڵێن ڕاستەکەی ئەمڕۆ چی بۆ بەربانگ دروستەکەن شێف دیار بەخێر بیتەوە دوێنێ نەهات بووی ڕاستەکەی شێف نەریمان نەهێش هیچ خواهڵ ناگرێت هیچ نقصانێکی پێوە دیار بێ بەس هەر لە خۆ ناخۆش بوو شوێنی دیار بوو نا بەبەسمەوە بۆ تۆ سەیریکە ینی وتم وەکو خواردن و ئەوانە خواهڵ ناگرێت شێف نەریمان مەزبوط بوو زۆر بەس زۆر هیلاک ببوو ینی سوور ببەوە يعني زۆر خەدی من بزان هەمیشە خەدر مزانیوە کاکە ساوا دەگەم ئێوەش سڵای خۆتان بکەن طبعا چیزەکانیشتان پیرۆز بێ جوانە زۆر لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام ڕێز و خۆشویستمان هەیە بۆ هەموو لە ئینشەڵا ڕۆژووی هەموو لە قوڵە بێ ئەمڕۆ خواردنەکانمان بریتە لە مریشکی کوڵاو و سوبێکی چی کاگیار تەلبینە شتێکی سونەتی دروستەکەی سەلەم خوانی سەرێکی ئەو بووە علم ئێستا تازە سەلماندوێتی کە بۆ معیدە باشە کە بۆ ڕیخۆڵە باشە بۆ زاکیرە باشە ئەڵێ بۆ ساغ و نەخۆش بەبی خوا پێویستە بەڕاستی جامە مهمە دوایی ئەم تەلبینەیە کە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە گرنگێکی باشی پێدا چووکەوە وەکو دەرمان بەکارێن ئەبێ دوایی زۆر بە وردی شێف دیارە بەوان بۆ باسکەی طبعا کاک دیار لەگەڵ شێف نەریمانە ئەمڕۆ یەکێک لە هاوکارەکانم هاوڕەکانم لە نەخۆشخانە وتی ئەوتخوا ئەو سۆبەی کە کردان بە پیاز خۆش بوو هەر زۆر خۆش بوو خۆش بوو فعلەن سوپی پیازەکە زۆر خۆش بوو خۆش بێ شتێکی تایبەت بوو ڕاستەکەی دەستان خۆش بێ ئێوە خەریکی کارێکی خۆتان بن بە خزمەتەکەی ئینشاءالله ماز بەخێر بێت قورآن خوێنی ئەمڕۆمان بەڵێ برای ئازیو خۆشەویستمان مامۆستا ئاراز ڕەحیم کە قورآن خوێنی ئەمڕۆیە و خۆشحاڵی لێرا بە خێراتنێکی گەرمی بکەین و پێمان خۆشە بزانین چیمان بۆ خوێنێ و تەشریفێنانیان بۆ ئێرە ئینشاءالله بەرەکەتی نۆزدەی ڕەمەزانی لەگەڵ خۆیان هێناوە یاخوا بەخێر بێی مامۆستا ئاراز بەخێر بێی خێرت هێناوە ئینشاءالله فەرموو دەست پێ بکەین ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا تحسبن الذين يفرحون بما أتوا ويحبون أن يحمدوا بما لم يفعلوا فلا تحسبنهم بمفازة من العذاب ولهم عذاب أليم ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير إن
في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد. جزاك خير بۆتە یاخۆ. کاکە ئەرەس هەستم کرد تۆزێک شەرمی پێوە دیار بوو بۆ ینی هەست بە شەرم و هی نەکرد. والله هەڵبەتە لە حزوری قورآنە حتمما ئەبێ شەرمێک هەبێت چونکە کەلام اللهە. هەر کاتێک نەک تەنها بۆ بەرنامە هەر لە خوێندنەوەی ئاساییشە یعنی خوێندنەوەی ئاەتەکانی قورآن تۆزێ شەرم و ئەوەی تیا هەیە. ئەی هەست بە ناڕەحەتی و قورسایەک ناکەی لە کاتی قورآن خوێندنە زۆر جار ئینسان کاکشێخ ئارەقاکە ینی هەستەکەی کە چۆنەڵێ لە جێربارێکی قورسایی چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کاتی هاتنی وەحیە هەڵێ بۆ جستەی سەر ئارەقانیشت حتا ینی جاری وا بوو جۆرێک لە لەرزوتای هەبوو ینی کاتی هاتن و نازڵ بوونی قورآن بۆ سەر دڵی بۆ هەست بۆ قورسایەشەکە ئینسان وانە هەڵبەتە وڵڵا بابزانین تۆ لە کێوە سەرقاڵی فێربوونی قورآن و قورآن خوێندنی؟ سوپاس بخوات لە تەمەنی 8 ساڵی و 9 ساڵیەوە بەردەوام لە خزمەت قورآن هەبوومە. ئیتر سەرەتا کە دەست پێکەی لە جوزی عەمە و دواتر جوزئی تەبارەک و قەد سەمیع الله ئیتر پێنج جوز یەکەم خوێنا لە کۆتاییەوە دواتر دەستم کرد بە خەتمە لا حزوری چەند مامۆسایەکە و سواز بخوا ساڵی 2018 مۆڵەتم وەرگرت لە قیرائی شوعبە و حەفظ عن عاصم. الحەمدولillah. کێ هەندەرە بوو ماوەسا ئاراس لە سەرەتایە لە سەر قورآن خوێندن و لەسەر دەرس و لەسەر ئەوەی کە خزمەتی قورآن بکەیت؟ وڵا هەڵبەتە دایک و باوکی چاک ئەوە نیحمەتە. الحەمدولillah. ئەمەش سواز بخوا لەو نیحمەتە بێبەش نەبووم بە تایبەت کە مناڵ لە سەرەتاوە زیاتر پەرۆدەی دایک وەرەگریەوە دایکم زۆر حانێدا هەتا ئەوەی کە شوێنەکەی ئێمە کەمێک دوورە لە ناو شار و ئەوە ئەیوت بڕۆ پارادەم بە مامۆسایەکەش بەزۆنە دەرزت پێ بڵێ قورآنت فێرکە. ئێتر سپاس بخوا ئاواتەکەیم بەدی هێنا و نشممان خزمەتکارێکی ئەم قورآنە. بابزانین جەنابەت هەر بە تەرتیل قورآن خوێنی یاخود تیلاوەش خوێنیت؟ وڵا هەڵبەتە دەرسی مەقاماتەکانم خوێندووە
هەڵبەتە مەقاماتی تەرتیل هەمان مەقامە وەکو ئەدا بەس خاوبوونەوەیەکی تیا هەیە هەڵبەتە ئیمکانێتێکی زۆر باشی هەیە خوێندومە بەڵام هەستەکەم پێویستم بۆیە زیاتر هەوڵ بم اینجاکە لەو مەجالەیە تاقی بکەمەوە. کاک شێخ شتێک هەیە لە شەوانی قەدرە بەڕاستی کە ئەچیتە خزمەتی قورئان بەس بە ئەها بەو ئیحساسی کە ئەمە کەلامی خوایە و هەروەها ئەمە خوای گەورە لە ئاسمانەوە بۆ پێغەمبەری نازڵ کردووە یعنی هەست بەوەکی کە ئەڵەی چۆن لە شەوانی قەدرە مەسەلەن لە ڕەمەزانە هاتووتە خوارەوە لەو کاتەشە هەست بەم هێناکەی ئەڵەی هێشتا قورئان ئەڵەی تازە هاتووتە خوارەوە ئەڵەی یعنی ئەم شەوە هاتووتە خوارەوە یعنی ئەم ئیحساسەش لە کاتی قورئان خوێندن و دەورکردنەوەی قورئان و بەتایبەتی لە دەشەوی کۆتایی ڕەمەزانە ئیحساسێکی زۆر خۆشە بۆیە زۆرجار پرسیار کراوە و ئەنی ئەو حاڵەتە ڕەنگە بەسەر خۆشمان هاتبێ یعنی لە بەتایبەتی لەو شەوانەیە یعنی قورئان لەگەڵ خۆیان ئەدبا یعنی جاری وایە لەناو ئەو مزگەوتەیە کە خەڵکێکی زۆریشی لێیە یعنی قورئان جیا دەکاتەوە یعنی خەڵەتێکی زۆر تایبەت لەگەڵ قورئاناکەی هەڵتە بژێرێ بەتەشید ئەحساسێکی زۆر خۆشە دەداتێ لە بەتایبەتی لە طبعاً کاک پەیوەند قورئان دەربارەی حەزرەتی مەریەمە فەرمێ ئستەفاکی وەستەفاکی عەلا نیسائی العالەمین مەریەم هەڵبژێرا بۆ ئەوەی کەوا لە میحرابە لەسەر دوعای دایکی خزمەتی ئیسلام و ئیمان بکات خزمەتی دین بکات خزمەتی پەیامی خوا بکات دواییشە فەرمێ هەر هەڵشمان بژاردی لەناو هەموو ئافرەتانی دنیا وەستەفاکی عەلا نیسائی العالەمین لەبەرەوە ئەوەی کە جەناب دەفەرموویت زۆر واریدە کە شەوانی قەدر ژمارەیەکی هێچکار زۆر تەتەنەزەل عەلەیهیم المەلائیکەة وەڕوح ڕوح حەزرەتی جوبرەئیل لە ژمارەیەکی هێچکار تەتەنەزەل نافەرمێ تەنەزەل یا تەنزیل دانابەزێ بەڵکو تەتەنەزەل یعنی ئەمەنە زۆرەدا ئەبارێت مەلائیکە ئەبێ هەر ماڵەی بەقەت توانای ڕۆحی و ماهیەتی قورسی معنەوی خۆیان چەند مەلایکە لەو ماڵا دابەزێ چەند دابەزێ چی بووەکەن ئەم مەلایکانە ئیشیان چییە دوعا بۆ ئەو کەساناکەن کە قورئانە خوێنن ئەم شەوەیان زین و کردوتەوە ڕزقی تەوزیعاتی ڕزقە کرێ تەوزیعاتی عومرە کرێ جارێکتر بەرەکەتی عومر دیاریە کرێ لەبەرەوە ئەم شەوانە شەوی زۆر گرنگە و زۆر مهمە دوعا بکەین خوایە تەوفیقمان بێ ئەم شەوانە زین و بکەینەوە خوا بکات کە لە ئاستی ئەم شەوە زۆر گرنگە نابین کە ئینشاءالله ئەو مەلائیکە هێجگار زۆرانەدا ئەبەزن و مەلائیکەیەکیش کە بەڕاستی ڕەنگە یەکەم جاری بێ هاتبێتەوە مەجلیسانی شەوەکانی قەدر لەبەرەوە چۆن قورئان قورس نابێت لەسەر دڵمان چۆن گرنگ نابێت چۆن ئارەقی پێ ناکەین چۆن مانومان ناکا لەوەی بەڕاستی زۆر ڕۆ بچین لە معناکانیان زۆر باشە کاک شێخ با مەسەرێ لە شێفەکان بم چونکە ئەمە ئێستا لە سەرەتای ئیشکردنن هەمیشە پێمانەڵێن لە سەرەتایە بەتابەتی ئەو سحرە مهمەکە لە سەرەتا ینی کابانەکان هەمیشە ئەڵێن سەرەتامان پیشان بن بە بزانین چیەکەن زۆر باش تامان من هەر جارە ببینم ئاوە سیرەکەم لە کاتی بەرنامەکە جاری وایە گفتوگۆکان زۆر گەرمن ئاو ڕێمەوە سیرەکەم شێف نەریمانەوە خەریکی شت جنینە ئێستاش هەر تەسەویرەوەکە لە کاتی چوون مەێسا هەر خەریکی قاشکردنی تەماتەیە وازن بارمەتی بەڵێ خۆشەویستان لەگەڵ ئێوە خۆشەویست بەردەوامین سەرێک لە کاک شێف دیار و کاک شێف نەریمانە دەم سەلام عەلەیکوم وتم دائما خەریکی جنینە ماشاءالله ئەمڕۆ تۆ سەیریکە شێف دیار ئەمڕۆڵی جلی کاراتیتان لەبەرایە ئەزانی چی زۆر شێوەی لە کاراتیسی ئەزانیمانە لە جاکشانەچین زۆر باشە شێفجاکی بابزانین چی دروستەکەن ئەمڕۆ شێف مریشکێکی کڵاومان کردووە حەزەکەم سەرەتای مریشکە بۆ ئەوی خانمان هەیە دروستێکڵێ بۆ نیسادی لێ زۆر ئاسانەوەی کە من پێێتاڵ ئەو دەرمانانی کە بەکاری بێنن ئێوە یەک جا تاقیکەنەوەزان چەند ڕەحمەت ناوەنێرن زۆر باشە کەواتە بە وردی پیان بڵێ بەسەر چاو مریشکەکە پاشەوەی کە بە ئاوی سار جوانە شۆڕێتەوە
ئەوکی لە سوودیەکە بیپاڵەوی هەیە خوێ هەیە لێمۆدۆزی تەیەکا بۆ شۆردنەوەی هیچوانی تێنە بەڕای منەوە هیچ پێویست ناوە زیایە باش پێخە سەر ئاگر ئاعتیادی بریشکەکە ئەتوانی کاگنەریمان ئەو ئەتوانی ڕۆنی خاستیان تەمەەن ئەم زەیتە کاشۆیە تقریبان دەوری ڕۆنیێکی خستی باشە بینێ زۆر باش یعنی هیچ کێشەیەکە نەبێت لەگەڵ ڕۆنا تۆزی لەو ڕۆنی تێکە مریشکەکە لێگەڵ سوورکەرەوە بەبێ ئاوشت بەبێ ئاو باش سووری کەرەوە تا ڕەنگێ گۆڕێ بۆنیشی خۆشە بێ بەڕاستی کەسە هەستی بە بۆنەکەیەکی کەمە مریشکێکی عجیب دەرچووە باش لەگەڵ ئەوەیە خوێ پێوەکە بەخێەوە بەخێەوە تۆز جوان سووری کرد ئاگری بە کەس کرد دەیپۆشە با بە هەڵمەکەی خۆی تۆزە بیپیشێن و ئاوێکی خۆشی خۆی ئاەتەوە تا ئاواژ نەبێنە ئاوی نابێت تێ بکەی دەبێت وشک بێتەوە کەوش بووە هەستەکە بۆنی بۆ کەسێکی خۆش دەرەکە ئەو کاتە دوای ئاوی تێکە بەڵام ئاوەکە زۆر دانەپۆشێ ینی تا نیوەی بێت ئاوی تێکە بەدڵی خۆت دەکاتە سەری بنێرە با قۆپێکی جوان بە دوایی ڕۆزماری بەڵێ ئۆریگانۆ ئۆریگانەوەی کاورە بیبەری تون مەتوانیتیکەی بیبەری تون بەڵێ لەگەڵ بیبەری سپی هەروەژە تونە بەڵام سپیە باش ئەوە لە ماڵی شەوە کاک پێوەن زۆر زاران هەر باسی ئۆریگانۆەکەی زۆر هەر بناڵەکەی ناوی ئۆریگانۆیە هەڵان باسی ئۆریگانۆک هەم ئۆریگانۆی چییە ینی بەڕاستی ئەنی شتێکە لە باشترین داوا دەرمانە خۆشەکان ئۆریگانۆ بە حەقەت باش دواتر ئەو شتارە کە تێو کرد لەگەڵ ئاوەکەی بڵین ئەتوای نیمە بەسڵاشی تێکەی باش بەڵام ئێمە ڕۆزماریمان تێ کردووە لەبەرەوە فەرقی نییە تقریبا یەک دەورە بینن بێکەوە دوای پیاز و تێکرد بەدڵی خۆت بەڵام من ئابڵە پیاز ئەم پیازەش هەروە بە ساغی حەزم کردو دیکۆرێکی جوانە ئەگەر ئاواکەش سوێر بۆم سوێرەکە هەڵەمژێت پەتاتەشم تێکرد بە هەمان شێوەگەر ئاواکەشی سوێر بێت سوێرەکەی هەڵەمژێت ئەمە بۆ ئەوە ینی بەس پەتاتە و پیازی لەگەڵایە بەڵە لەکە تۆ دیقەتی ئاوەکەی بێ ڕەنگێکی چەند جوانی هەیە ئەو ڕەنگە کاریگەری پەتاتەکەیە دەرمانەکانە دەرمانەکە ئەوە دەرمانەکە چونکە خۆی ڕەنگی سەوزیان هەیە ئەو ڕنگانە بەخشێ زۆر جوانە من زەردەچە و ئەو شتانم تێ نەکردو کاریم تێ نەکردووە ئەوانی هیچ پێویست ناکە ئەم بریشەکە تاوە باش هێتە سەر پاقلەکە فاسولەی تەڕافو فاسولەی تەڕێمە پیازێکمان بۆ سوور کردوتەوە پاقلەکەمان زەرد نەکردووە نازەر نەکراوە بەڵێ خۆمان زەدمان ئەتوانی زەردی فاسۆلیاکە ئەشتوانی فاسولە تەڕەکە زۆر وردیکەی بەس ئێمە حەزمان کرد ئەمڕۆ بۆی لەنا قاپەکەمانە دەرکەوێ بەڵێ یعنی هەر دوای شۆردنەوە جنیوتانەوە کردوتانە تا ئێرە بەڵێ بە پیازە جوان وازی لێنی هەتا ڕەنگی زیاد لە حەت ئەبێ بە سەوس تەماتێکی جوانیشمان بۆ کردووە تەماتشی بۆ کردووەیکن بەسەریا سەرگەڵەیە با ئەوی جەگەڵی پیشی هەر بۆ ئاوی تەماتێت دۆشاوی کەمی شێوێ کاتە شێف نەریمان ژیان وەڵام ماشاڵڵی بەڕ نەکردوتەوە بەدەستیش کردووە ئەو چۆن ئاوا زاویات کەسەوی حەسێت زاویات کەسەوی حەسێت ئەوە زۆر ڕێکلامێکی حەسێتەوە ئەوە زۆر کرد لە مای شۆ پێمەڵێن ئەرەوەی شوبەتۆ کە حەسێتەوە وەڵا کاک پەیوەندە ئەمە سەرەتا بڵێن ئەوهایی بە درێژی ئەیبڕیت تە دوای عکسێکێتەوە تەمادە کە عکسەکە دوای بەو شێوەش ئەیبڕیتەوەی تر تەماتەمان بۆ بێنەوەی لێ بکە ئاوا بینەران ببینن خەم بە نایشەڵا نایبڕێت ئەمە وردێکی سەرەتا یاشەمایی فعلەن جوانە زۆر ئەی بابزانین شەف نەریمان تۆ بەتەمان چیت ئەمڕۆ بەڵێ والله هیتر بەتەمای زۆر شت بووین بەڕاستی خۆ ڕاوەستاوی نەکردووی بەتەمای زۆر شت بووین ئەمڕۆی تر شتەکە بەڕاستی نەگونجا یعنی کاک دیاروتی حەزم لەو تەرتیباتی دروستیکەین ئەو بریشتوشتە ئەمڕۆ زەڵاتێکی ئیتاڵی دروستەکەم خۆم زەڵەتە ئیتاڵی بەڵێ زەڵاتێکی ئیتاڵیە تۆ جارێک شتێکی کوردی و چێکی عێراقی و ئەوانت پێشکەش نەکردین هەمووی ڕۆژ نەماکرد فول کوردی بوو نور و بۆن و خورما ڕۆن و هەروە بێتەوە تۆڵەکەەوەی ناگرێت تۆ ڕۆژە کوردی بە کوردەکان هەمووشی ئەزانی چوانە کوردەکان هەمووی ئەرڤە زۆربەی کەس ئەزانێت بە حەقەت یان ئێستا ئەگە تۆ بێت و خواردنیشی غەربی پێشکەشکەی لاوەچە زۆر کەس نەزانێت ئێستا ئەو شتانی کە ئێمە کردومانە لێرە بڕوان ناگەمە زۆربەی ئەوانەی کە لە ڕێستۆرانەکانی شان شێفەکان لاوەچە ناوێ بزانانی بێت بە حەقەت لەگەر ڕێزما بوون ئەوە چی بوو ئەمە ئادی جوێە ئەوش ئاوی ساردە ئاوی سارد ئەمە چی دروستەکە تەلبینە
تەربینە سوبەکەی ئەوەش ئای گەرم کراوەی ئەمان ئاوی ساردە و ئاردەکەی تێکی بەڵ ئاردەکە تێکەوەی نەبێ بە کوڵۆ خەوەی جوان خاو بێتەوە ئەمەش ئاو مۆ گەرم کردوتە بە قیاسی خۆچە ناوی تێکەی باش لەمڕۆ قیاسم دیاری کردەوە بۆ خۆمان ئەمە جوان جوان خاوەکەیتەوە ئاردی جۆ ئاردی جۆ ئەم ئاردی جوێ جوان جوان خاوێکیتەوەی کردە ناو ئاوی گەرمەوە ئەکردە ناو ئاوی گەرمە ئەم ئاوی گەرمەوە ئەمە جوان جوانتێکی هەتا هەستەکەی خەز بۆتەوە کە خەز بۆیەوە بەتاڵی کە ناو شتێک ئەو بەلەمێکی خۆت کەتەوێ دواتر لەگەڵ ئەم هەنگوینەیە هەنجونی ئەسڵ ئەسڵە بەڵێ ئەو شلەی نەکشانەکەی ڕاوەکەی بەڵێ بەڵێ ئەو هەنگوینەش بە پێی خۆت دوو کەوچی ئاوا سێ کەوچی وای تێکەیت جوان خست تێکیتەوە ڕەنگێکایەتەوە ئەو کە خواردنی کە تۆتەوێ ئەم خواردنەش لە دینی ئیسلامە خۆش لە من باشە شارەزای پێش بەرنامە سونەتە باسمان کرد من بەڕاستی سێری ئەو بەرنامەی دکتۆر عەبدولواحیدم کرد کە باسیەکات پێم خۆش بوو ئەمڕۆ ئەوە پێشکەشکەم و منیش خۆم سوودی لێ بینم لەبەری بە تایبەتی ئەوانەی کە کێشەی قۆڵۆنیان ئەو خۆمێکی بلوان ئەمە بۆ خۆڵۆن زۆر شتێکی باشە بەڵام بە مەرجێک دووشت زۆر گرنگە بۆ تەربین ئەسڵ بێ و هەوینەکەش ڕەحمەت لێبێ ئەگەر ئەسڵ نەبێ ڕەنگە ئیشی خۆی نەکە علاقە خەڵاتم بێتیوان پێوت دەست خۆش زۆر باشە ئێوە بەردەوام بن ئینشاڵڵا ئێمەش ئەچینەوە لەگەڵ کاک شێخ فاتی حادرێژمە بە بەرنامەکە دێن ئینشاءڵڵا چەند جارێکی دیکە سەرتان جان بەشیشتاندانێم شتێکی باشە وا دروستی کە بەشی هەمان بکات ئینشاءڵڵا دەستان خۆش ڕێزی خۆش بێت وازانم کاک شێخی برام میوانەکەشمان وەختی نزیک بۆ تۆ بڵێ وەختی ئەوە هاتووە کە ئینشاءڵڵا بچینە سەر تەورەی ئاینی وەکو وتمان ئەمڕۆ ئینشاءڵڵا باسی خۆ ئامادەکردن یاخۆ پەرستشەکانی ناو دەڕۆژی کۆتایی ڕەمەزانەوەی کە پێکوتڵە لەیلەتوڵ قەدر ئەوەی جەنابێشت باست کرد کە ئەبێت چۆن گرنگی پێ بدەین ئینشاءڵڵا لەگەڵ مامۆستا زیاتر لەسەرەوە قساکەین بەڵام پێم باشە گوێ لە چەند ئاەتێکی دیکە لە قورآانی پیرۆز بگرین بەڵێ مامۆستا ئاراز ئینشاءڵڵا چەند ئاەتێکیکە لە قورآانی پیرۆز بخوێنە بۆمان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا وسعيرا إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا
يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا إنا نخاف من ربنا يوما عبوسا قمطريرا فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نضرة وسرورا وجزاهم بما صبروا جنة وحريرا. مامۆستا پەیوەندی وەزانم میوانە بڕۆزەکەمان هاتووە وەڵا بەتەچید مامۆستا سالار هانە هەڵی مامۆستا جان فەرموو مامۆستایان بەڕێز فەرموو. يا الله السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ما شاء الله. مامۆستا بەخێر و قوربان. ماشي ماشي مامۆستا گیان. يا أخبابي مشتاق سلامتك. مامۆستا جان بەخێر بێ. مامۆستا بەڕێز سلام بەزت چۆنە؟ باشە تەندروستی باشە؟ زۆر سپاس دەکەین. سلامتان کە ئێشتا قوربان. سلامتان کە یەخوا. سلامتان شکر. یاخوا بەخێر مامۆستا. یەخوا بێوەی مشتامان سپاس نشتان ساغ یەخوا فەرموون. عفوا. يا الله خير بيا أخو. سلامتان کە شەمە کاکشێکن ئێوە باش. مامۆستا گیان. یاخوا بەخێر بێ مامۆستا جان. پێشەوەی جەنابەت بێیت مامۆستا باسی ئەوەمانە کرد کە لەبەردەم شەوانێکی زۆر گرنگین. هەڵبەت شەوان و ڕۆژانێکی گرنگ بەڵام بە تایبەتی شەوەکان. ئەویش ئەوەیە کە ئێمە دەرگا لەسەر دەشەوی کۆتایی ڕەمەزان ئەەکەینەوە ئەو دەشەوەی کە لەیلەتول قەدری تایە جا ئەوە گرنگە چۆن ئیحیای ئەم شەوانە بکەینەوە چۆن ینی ڕێز و گەورەی ئەم شەوانە ینی لە نەزەرمانە ئەوەنە گەورە بێ کە ئیتر بەم دەشەوە ئەگەر لە بیستشەوی پێشووترە ئەندازەیە کەم تەرخەمیمان هەبوو بێ ئێستا گورستر بین ینی بۆ ئەم دەشەوەی کۆتایی ڕەمەزان ڕاستەکەی. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان سپاس و ستایشی خوای گەورە دەکەین کە ئەو نیعمەتەی پێبەخشین لێرەدا نیعمەتە هەرە گەورەکەی مانگی مبارەکی ڕەمەضان کە شەوانی لەیلەتول قەدرە بۆ ئێوەی بەڕێز و بۆ بینەرانیشی ئینشاءڵڵا بخەینە ڕوو و خۆشحاڵین لە خزمەت ئێوەی بەڕێزدا هەروەکو چۆن لە مامەکانیشا خۆشحاڵ ئەبین بە متابعەکردنی بەرنامەکانتان. دیارە بەڕاستی مانگی مبارەکی ڕەمەضان بەگشتی پیرۆزیەکی زۆر زۆر گەورەی تێدایە کە ئەویش ئەو شەرەف و پیرۆزیە لەبەر هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز وەریگرتووە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن. تەنانەت گەورەی پێغەمبەرەکەیشمان سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ شەرەفمەندیەکەی هەر لەبەر قورئان وەرگرتووە. پاشان ئەبینی خوای گەورە ئەم مانگە پیرۆزە قۆناغ بە قۆناغ پیرۆزیەکەی و گەورەیەکەی ئەوەندەی کە دەرئەخات کە ئەی خاتە شەوەکانی کۆتایی یاخود دە ڕۆژی کۆتایی مانگی مبارەکی ڕەمەضان ئەویش بەچی بەو سوورەتەی کە سوورەتی قەدرە خوای تەبارەک وتەعالە فەرمێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم إنا أنزلناه في ليلة القدر. ئەو قورئانی کەوا شەرەفی بەخشی بە مانگی پیرۆزی ڕەمەضان کە ئێوە هەر هەموو بە گەورە سەیری ئەکەن ئەزانن کەی دامان بەزاندووە لە شەوی لەیلەتول قەدرە دامان بەزاندووە. وما أدراك ما ليلة القدر وليلة القدرش تو أي محمد
نازانی هەروەکو چۆن هەموو زانایانی ئێستا بە پێشینیان و متأخرینیش هەتاوەکو ئێستا هەر نازانن شەوی لەیلەة القەدر کامەیە. وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر. دیارە قورئان يفسر بعضه بعضا هەندێکی ڕاوی ئەوی کەی دەکا شەوی لەیلەة القەدریش ئەو شەوەیەکەوە عیبادەت و پەرستش تێیدا بەقەدار 1000 مانگ پاداشتی ئینسان دەست ئەکەوێ. خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها. دیارە شەوانی لەیلەة القەدرش بۆ خۆی کۆمەڵی صفەت و تایبەتمەندی یان هەیە کە یەک لەوانە ئەمە قورئانی پیرۆز لە شەوەکانی لەیلەة القەدر هاتووەتە خوارەوە، دوو لەوانە شەوێکە عیبادەتکردن تێیدا بەقەدەر 1000 مانگ ئەجر و پاداشتەکەی هەیە، سێهەم شەوێکی ئاشتی و هێمنە، چوارەم هەموو ئیش و کاری مرۆڤەکان سەر لە نوێ خوای گەورە ئیعادە نەزەری دەکاتەوە و حەقەکان و مافەکان سەر لە نوێ جارێکی کە لەو شەوەدا بینی جیا دەکاتەوە. بۆیە کۆمەڵێک صفەتی تایبەتمەندی لەم شەوانەدا وەرگیراوە، بۆیە ئێمەش ئومەتی پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ هەر وەکو چۆن خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموون إذا دخل العشر الأواخر من شهر رمضان اشتد مئزره وأيقظ أهله. پێغەمبەریان سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ ئەوەندەی کە خۆی ئەمە کینایەن اشتد مئزره کینایەن لەوەی کەوا ئەوەندەی کە خۆی چست و چالاک دەکردەوە نەک هەر خۆی بەڵکو ئەهلەکەشی چست و چالاک دەکردەوە بۆ عیبادەت و پەرستش و بەندایەتی. بۆیە ئەبینی هەموو شتەکان کۆتایەکەیان حسابە، کۆتایەکان حساب هەروەکو چۆن إنما الأعمال بالخواتم. ئێمەش ئەم مەدرسە پیرۆزەی مانگی مبارەکی ڕەمەضان ئەبێ ئەوەندە تەئسیری لەسەرمان هەبوو بێت ڕۆحیەتێکی زۆر بەهێز لەم شەو و دەڕۆژەدا هەر هەمووی دەرکەوێ پێمانەوە کە ئەویش یعنی مەدرسەیە کە خۆت پەروەردە کردووە هێناوتە هەتاوەکو ئەم دەشەوە ئەمجا لێرەدا بەڕاستی ناو کوڕۆکی ڕەمەزان دەرەکەوێت و ئەو جەوە ڕۆحیەکەوە ئینسان پێشتر هێناوێتی لە ڕۆژوو گرتن. مەوەسە ئێمە لەم دەرشەوەی قەدرا کە لەگەڵ کاکە پەیوەندی شار باسی ئەومانە کرد کە ئێمە فەرق نەکەین لە بینی شەو تاکو جوودەکانیشە لەبەرەوەی فرسەتێکی گەورەیە مادەم هەری ئەتیکافیش زۆر جار هەر دەشەوەکە هەمووی هاتووە دە ڕۆژ و شەوەکە هاتووە. ئەم دەشەوە چی بکەین بۆ ئەوەی بەر ڕەحەمات و فیوضاتی ڕەبانی بکەوین، خوای گەورە ڕەحەمان پێ بکات، چ عیبادەتێ چ زیکرێک قورئان بخوێنین شەو نوێژ بکەین، یعنی ئەو عیبادەتانە چین حتا سەڵاتە تەسبیح ئەگەر جەنابتان باسێکی بکەن چۆن ئەکرێت یاخود بە زۆری موسڵمانان و ئیمانداران لەم شەوانە حەزەکەن ئەنجامی بدەن. خاصە باتەوە پرسیارەکە سێ پرسیاری لەخوا گرتووە، ئەمەش فەنی هونەر و ئەداکردنی بەرنامەیە. یەکەمیان ئەوەتەکەوە ئێمە ماف بدەین و حەق بدەین بە شەوە جووتەکان و تاکەکانیش، چونکە ئەمڕۆکە ڕێز و حرمەتم هەیە خەڵکانێک تەنها و تەنها خەڵکی هان ئەدەن تەنها بۆ شەوە تاکەکان وە لە نێو شەوە تاکەکانیشدا تەنها شەوی 27. جام ئێمە ئەگەر بەراوردی بکەین بۆ نمونە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ ئەفەرمێت لە ڕۆژی جمعەدا سەعاتێکی تێدایە ئەگەر بێت و ئینسان دوعاکردن لەو سەعاتەدا بەرامبەر بوەستێتەوە لەگەڵ ئیستیجابەی خوای گەورە ئەوە ئەو کەسەی تر ئەکەوێتە بەر ئەو ڕەحمەتەوە. زانایان ئەفەرموون دەی ئەم سەعاتە مەسەلەن کەیە؟ ئایا ئەو کاتەیەکەوە ئیمام هەڵەسێ بۆ وتاردان یاخود ئەو لە مابینی دوو وتارەکانە یاخود لە دوای نوێژی عەسرانایە؟ بۆیە بەگشتیە فەرمێ مادامەکێ بۆمان جیا ناکرێتەوە کەواتە هەموو ڕۆژەکە شەو و ڕۆژی جمعە پیرۆزە، کەواتە لەم نێوەندەشدا ئێمەش مادامەکێ ئاگایەکی تەوامان نییە بەسەر دیاریکردنی شەوەکانی لەیلەة القەدرە
کەواتە دەشەوەکە هەر هەمووی پیرۆزە و ئینسان ئەبێت تیاندا دابنیشێ و لەو لایشەوە ئەصحابی ڕەسوولڵڵاه سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ ئیعتیکافیان کردووە لە شەوەکەدا وأنتم عاكفون في المساجد. پاشان پرسیاری دووهەمت ئەوەیەکەوە چی بکەن ئێمە لەم دەشەوانەدا دیارە پیرۆستترین عیبادەت کە خوای گەورە خەماتی کرد بە پێغەمبەریان سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ لە ئیسرا و میعراجدا نوێژ بوو چونکە ئێمە هەرچەندە ڕۆژانە لە ئیشوکاری ڕۆژانەدا پاڵپەستۆیەکی دەرونیمان بۆ دروست ببێ و هیلاکی جەستەمان بۆ دروست ببێ لەو میعراجەیکەوە ئەیکەین لەگەڵ خوای گەورەدا لە نوێژەکانە هەر هەمووی سفر ئەبێتەوە هیلاک و ماندووبوونمان بەسەرەوە لا ئەچێت بۆیە باشترینیان نوێژە. بۆچی؟ چونکە نوێژ 5 پایەکەی ئیسلامی تێدایە. ئەوە یەکەمیان بۆ نمونە شایەتمانە 5 پایەکانی ئیسلام بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وتصوم رمضان وتحج البيت من استطاع إليه سبيلا. دەی یەکەمیان کە شایەتمانە ئەوەتە ئێمە لە نوێژەکان ئەفەرمێن ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. دووهەمیان کە نوێژە ئەوەتە بە فیعلی نوێژ ئەخوێنین. سێهەمیان کە ڕۆژووە ئەوەتە لە نوێژدا جگە لە قورئان خوێندن و دوعا و ذکر هیچ شتێکی کەت بۆ نییە ئەنجام بدەیت. چوارەمیشان حەجی ماڵی خوای گەورە ئێمە بۆ نوێژەکان هەر هەموو ڕوو ئەکەینە ماڵی خوای گەورە. کەوابوو نوێژ پیرۆستترین یانە بۆیە خوای گەورە ژەر ئەفەرمێ ومن الليل فتهجد به نافلة عسى أن يبعثك ربك مقاما محمودا. الله أكبر. کەواتە نوێژ بە دەرەجەی یەکەم چونکە هەموو پەرستشەکانی کە لەخۆ ئەگرێت و پاشانیش ئینسان ئەگەر لە نوێژەکەش دووبارە هیلاک و ماندوو بوو ئەوە پەنا ئەباتەوە بەر قورئانی پیرۆز بەر زیکرەکان بەر دوعاکردن هەروەکو چۆن ئێمە مادامەکە لە مزگەوتە دائەنیشین و مزگەوت تەنها و تەنها جێگەی عیبادەتە و عیبادەتیش نوێژ و قورئان خوێندن و زیکری خوا و پاشان دوعا لە خۆ ئەگرێت کەواتە هەر ئەبێ ئەم شتانە ئەنجام بدەین ئیلا مەگەر لە حاڵەتێکدا شتانێکی کە تەقویەتی ڕۆحی مرۆڤەکان بکەن وەکو ئەمرکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە ڕۆشنکردنەوەی ئەم دینە هەروەکو چۆن پێغەمبەریان سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ ئەبینی لەگەڵ نوێژکردنە و دینداریشە ئەبینی شریعەتی ئیسلامیشی ڕۆشن کردوێتەوە بۆ خەڵکەکە. مامۆستا ئێمە کە باسی شەوانی قەیدەکەین بەس باسی شەوەکانیەکەین بەس ئایا ڕۆژەکانی چەندێک گرنگن چونکە ئەوەی کە لە سیرەت هایبینی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئاعتیکافی کردووە شەو ڕۆژ ئاعتیکافی کردووە بەڵام ئێمە زۆر جار شەوەکەژەکەین بە دوو بەشەوە یعنی لە نێوە شەو تا پارشێوە ئەمە بە ئاعتیکاف حسابەکەین ئێمە یعنی مەبەسمانەوەیە با بزانین ئەم دەشەوەی کۆتایی شەو ڕۆژەکانی ئاوا گرنگن ئەو وارووا عیبادەتکردن لە ناویانە هەمان سەوابی هەیە هەمان پاداشتی هەیە یاخود بەتەنها هەر شەوەکانی ئەو پیرۆزیان هەیە. بەڵێ ئێمە گەر هەر بگەڕێنەوە بۆ سەرەتای مانگەکە کە خوای گەورە فەرمێ ئەیامە معدودات ئەیام خۆواتە ڕۆژ کەواتە چەند ڕۆژێکی پیرۆزە ئەو کاتە کە هەموو مانگی مبارەکی ڕەمەضان چەند ڕۆژێکی پیرۆزە ئێتر فەرق و جیاوازی نییە لە مابینی شەوەکان و ڕۆژەکانە ئیلا مەگەر لەبەر ئەوەی کەوە خوای تەبارەک و تەعالا دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر ئێمە قورئانەکەمان لە شەوی لەیلەتول قەدردا ناردووەتە خوارەوە ئەویش بە تەدریجی بەو سێ قۆناغە زانایان ئەفەرمون لەبەر ئەوە خوا شەوی هەڵبژاردووە شەو کاتی سکوونەت و ئیسراحەتە مێشکی ئینسانەکان هێور و لەسەر خۆیە دنیا کپە هەموو شتێک لە شوێنی خۆیدا وەستاوە ئامادەباشیەکی زۆر ڕۆحی و دەرونی تێدایە بۆ ئیستیجابەکردنی ئەو
ڕەحمەت و بەرەکەتە بۆیە خوای گەورە ئەگینا ڕۆژەکەیشی هەر بە هەمان شێوە هەروەکو چۆن فەرمێ سەلام هي حتى مطلع الفجر ڕۆژەکەیشی هەر پیرۆزە هەروەکو چۆن زانان ئەفەرمونون نیشانەکانی شەوانی لەیلەتول القەدر بە ڕۆژەکەیدا دەرەکەوێت کە ڕۆژێکی زۆر زۆر ڕووناک کە ڕۆژێک بەڕاستی ڕۆژەکەی پڕە لە ڕەحمەت و بەرەکەت واتە ئاسەوار و بەرهەمی شەوە پیرۆزەکە بە ڕۆژەکەشە هەر دیارە جیاوازیان نییە. بەڵێ ماوەسا زۆر تەکید لە شەوی 27 دەکرێت ئەوەی کە جناب فەرموود زۆر جار خەڵک هەر خۆداتە ئەو شەوە لەو شەوە ئایباتەکە وەکو جنابێشە باسە کرد یعنی بۆ ئێمە بەڕاستی ئەو پەرۆشی و حەماسەتەمان نەبێ بۆ هەموو شەوەکان یعنی زۆر شەوی تر هەیە کە ئێمە تا نیوە شەودانیشین یاشین بۆ سەیرانەیە جاروایە کۆمەڵی عایلە بەیەکەوە کۆ بێتەوە کۆمەڵی خوشک بەیەکەوە کۆ بنەوە تا ئەڵێ خۆم شەو تا سی شەو تا چواری شەو ئێمە نەخەوتوین نوێژی بەیانیمان کردو اینجا خەوتوین ئەی بۆ ئێمە ئەم دەشەوەکە خوا هەڵی بژاردەوە بۆ ئێمە بۆ هەمووی گرنگی پێ نەدەین و بە تەنها شەوی 27 هەڵبژێرین بۆی کە بە گرنگی بزانین. خۆزا باتەوە شامە بێگومان مانگی مبارەکی ڕەمەضان فرسەتێکی زۆر زۆر گەورەیە ئەویش بە چیە ئەزانین کەوە ئەبینی ئیمامی ئەحمەد فەرمودەیەکمان بۆ ڕیوایەت دەکات کە ئەفەرمێ دوو برا لە سەردەمی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ هاتن هەردووکیان پێکەوە موسڵمان بوون پاشان کە ئەچوونە غەزا و جیهادەوە یەکێکیان شەهید بوو ئەمجا ئەفەرمێ ئەو سەحابەیە من لە خەومدا من لە بەردەم دەرگای بەهەشتا بووم پاشان ئەم دوو براشمە لەگەڵا بوو یەکێک لە ئەهلی بەهەشت هاتە دەرەوە و برای دووهەمینیان کە ساڵێک لە دوای ئەو لە برای شەهیدەکە وەفاتی کرد فەرمووی کرد لەو بابێتە ژوورەوە ئەمجا هاتە دەرەوە و پاشان فەرمووی کرد لەوەی کەوا شەهیدیش بۆ ئەمیش چووە ژوورەوە ئەمجا بۆ جاری سێهەم هاتە دەرەوە و وتی بە من تۆ هێشتا وەکو کاتت نەهاتۆ بگەڕێرەوە ئەمەی ڕۆژەکەی ڕۆژ بوویەوە و منیش ئەمەم لە نێو ئەسحابە باس کرد هەوامەکەیان ئەوەندە پێی معجەب بوون لەوەی کەوا چۆن کەسێک کە شەهید ببێ کە درەنگتر ئەچێتە بەهەشتەوە وەمادی قسە و باسەکە تاوای لێ هات گەیشتە لای پێغەمبەریان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ چوونە حەزوری پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئێوە بەچی ئەم خەوە معجەب ئەبن سەرسامن وتمانەی پێغەمبەری خوا بەوە معجەبین کەوا ئەم دوو برایە ئەویان کە شەهید بوو پێشتر ئەمیان دوای ئەو چووە بەهەشتەوە هۆکارەکەی ئەمە چییە فەرمووی ئەی ئایا ئەم کەسە ڕەمەزانێکی نەهاتوەتەوە بەسەرا ڕەمەزانێکی نهاتوەتەوە بەسەرا وتمان قالوا بەلا یا ڕەسوول الله بەرەوە مای پێغەمبەری خوا فەرمووی ئایا نوێژەکانی نەئەکرد وتمان بەڵێ ڕۆژووی نەئەگر وتمان بەڵێ فەرمووی دەی هۆکاری کەوتنە پێشی ئەم برایەیان لەبەر ئەو ساڵەی ڕەمەزان بووە ئەو ساڵەی ڕەمەزان و سوبحان الله جا بۆیە مانگی مبارەکی ڕەمەضان هەل و فرسەتێکی ئێجگار گەورەیە ئێمە چەندە عەزیزمان هەبووە لە سەفەکانی جەماعەتدا ئەبینی کۆچیان کردووە وەفاتیان کردووە نەگەیشتوونەتەوە ڕەمەزانێکی کە بۆیە ئوذکوڕوا ذیکڕە هادمی اللەذاتی پێغەمبەریانە فەرمی ئێوە یادی مردن زۆر زۆر بکەن بەچی بەم هەل و فرسەتانە یادی مردن زۆر بکەن کە یادی مردن ئەوە نییە کەوا تۆی تر بەردەوام بڵێ مردن هەیە نەخێر توێشووی بۆ بخۆ خۆتی بۆ ئامادە بکە بۆیە پرسیارەکەی بەڕێزە زۆر زۆر جوانە ئێمە ئەبێ ئەم هەلانە و ئەم فرسەتانە لەدەست نەدەین و مانگی مبارەکی ڕەمەضان و بەتایبەتتر کە دەشەوەکە لە بەردەمماندا ئینشاءالله ئینسان جهد و هیممەتێک بکە ڕەزامەندی خوای گەورە بەدەست بهێنێ و تاوەکو ئینشاءالله خوای گەورە بمانگەڕێ لە عەفوکراوانی مانگی مامۆستاچێک ینی ئێمە کاڵێن ئیحیای ئەو شەوانە بکەنەوە کاڵێن ئەو شەوانە بەخەبەر بن وازانین بەس بەخەبەر بین تەواوە بەڵام خۆ شوانە ینی نابێ هەر ینی بەهشتێکی هەوانتە نییە ینی تۆ بەخەبەری چیەکەیت ئەمە مهمە یعنی
زۆر کەس وا تێئگا گرنگ ئەوەیە بە خەبەر بێ نەک گرنگ ئەوەیە کە چیەکات بەڵام لەگەڵ ئەوەیە کە بە خەبەرە چەنێ گرنگە ئەی چیەکەش زۆر گرنگتر نییە ئەمە مهمە ئەو شەوە چی بکەن هەر بە خەبەر بنتەوە یا عیبادەت بکەن خوا پاداشتە باتەوە شەما ئێمە دیارە بۆ هەموو شتێک هەر ئەگەڕێنەوە بۆ لای پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ پێغەمبەرگانیش سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ لەم شەوانەدا ئەوەندە نوێژی کردووە تەنانەت خێزانەکانی وەکومەی بەزەیان ئێتەوە بە پێغەمبەرگیانە جەستەی ماندوو لە ڕۆژا و شەویش بە هەمان شێوە ئەمەنەی پێغەمبەری خوا بۆچی تۆ ئەوەندە خۆت هیلاکەکەی لە کاتێکدا کەوا خوای گەورە فەرمێ إنا فتحنا لك فتحا مبينا ليغفر لك الله ما تقدم من ذنبك خواهی گەورە لێت خۆش بووە پێغەمبەریانیش فەرمێ ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا کەواتە پێغەمبەریان بە فیعلی نوێژی زۆری کردووە ئێمەش ئەبێ نوێژی زۆر بکەین و دوعای زۆر بکەین بەڵام لەو لاشەوە مامۆستای بەڕێز فەرمودەیەکی کەمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون آيات الله ويتدارسونه هتاوكو كوتاي فرمودك مجموعة لمزقوت لمامك لمامكاني خواي قالوا دا أنيشن قرآن ذكر أكن قرآن أخيانا ودراسي أكن پاشان خواي قالوا السكينة خوي أباريني بسريانا ولا قم أوجدا ملائكة كان داوای لێ خۆشبوون ئەکەن بۆ ئەمانە پاشان ئەبینی ئەم مەلایکانە فەرمون فڵانی کوڕی فڵانیشی تێدایە هیچ قورئانی نەخوێندوێتەوە هیچیش لە قورئان نازانێ خوای تەبارەک وتەعالا الرحمن الرحیم ڕەحمەت و بەرەکەتەکەیشی ئەویش ئەگرێتەوە ئەویشی لێ خۆشە بێ جا بۆی ئێمە ئەبێ ئومێد بەخش بین بەو خەڵکە کێ لە توانایدا هەیە زیاتر خۆی ماندوو بکەوە ئەن لەیسە للئینسان ئیلا ما سعی هەرچەندە هەموو کۆششی زیاتر بکەیت دەستکەوتی زۆرتر دەکەوێت و لەو لاشەوە خەڵکانێکیش بێت هەر بۆ نمونە بخەوێ لە حاڵەتێکدا هیلاکە ئەبینی بە ڕۆژەکە ئیشی کردووە ئێ لەوێ خەوی لێ ئەکەوێ مەگەر خوای گەورە ڕەحمەتیەوە ناگرێتەوە ئەیگرێتەوە بۆیە پیرۆزەکەی مزگەوت و ئەو شەوانی لەیلەتول القەدرە ڕەحمەتێکە هەموو کەسێ ئەگرێتەوە ئینشاءالله من ماوەساوی ئەو فەرمودەی کە جناب باسە کرد شتێکی هێنایە بیرم کاک پەیوەند لە فەرمودەکە ئاماژە بۆەوە کە فەرمێ مەلایکە فەرمون یا ڕەبی فڵانە کەسێکە بۆ مەبەستێکی تر ڕەنگە هاتبێ یان زۆر بۆ خەو هاتووە یا هەر حەزێکی دۆ بەشدار بێ قورئانی وەکو نەخوێندەوە وەکو جناب فەرمووی ناوی ئەوە برێت ئەیە بێ ناوی ئەوانە چۆن ببرێکە زۆر بەباشی ئیشی تیا ئەکەن زۆر بەباشی عیبادەت دەکەن زۆر خەلۆسن زۆر بە ئیخلاسەوە خواوەری گرتوون ئەبێ ناوی ئەوان لە مەریعالاتی بێ ماوەسە ماوەسەگیان حتا دوو شەوی تریشمان هەیە کە لەم شەوانەی قەدرا دوای شەوی قەدر خوا بەرەکەتی شەوەکانی قەدری پیاون کاک پەیوەند یەکیان شەوی جەژنی ڕەمەزانە ئیشان شەوی جەژنی قوربانە کە فەرمودەی پێغەمبەری لەسەر صلی الله علیه وسلم کە هەتا لەو شەوانەیشا عیبادەتێکی ئاسایی نییە یعنی ئەمەش چونکە دوای مانگی ڕەمەزانە بە تایبەتی ئەوەی ڕەمەزان بەڕاستی هەر بەرەکەتی شەوەکانی قەدر بەر شەوی جەژنیش کەوتووە بەڵێ یعنی ئێمە هەموو دەستکەوتەکەی مانگی مبارەکی ڕەمەضان و دووهەمیش شەوەکانی لەیلەتول القەدر و بە ڕۆژەکەشیەوە ئەبینی نەتیجەتەن لەکوێ دەرەکەوێت لە شەوی جەژن و ڕۆژی بەڕاستی جەژن کە زۆر زۆر پیرۆزن و گرنگن هەروەکو چۆن ئەبینی میلەتان شانازی ئەکەن بەو ڕۆژە نەیانەوە کە هەیانەوەکو مثلەن بۆنەیەکی نیشتیمانی ئەی ئەم ئیسلامش بەڕاستی زۆر زۆر شانازی ئەکا بەو ڕۆژە گەورەی کەوا مسلمانان ئەلحەمدوللا توانیویانە کارێک بکەن کە ئەو ڕۆژە بکەنە جەژن خوای گەورە خۆی تر ئەفەرمێ واذكروا الله في أيام معدودات مامۆستا کاک شێخش باسی کرد ئێمە فەرمودەمان هەیە سەبارەت بە سەڵات و تەسبیح زۆر جار مسلمانان لەو دەشەوی کۆتایە ئەچێ لە شەوەکان ئایکەن جاری وایە یەک دوو شەویان ئەیکەن
یا بابزانین سەلات و تەسبیح تایبەتە بە دەشەوی کۆتایی ڕەمەزان و شەوانی لەیلەت القەدر یا لەگەڵیشە دوعایەکی تایبەتمان هەیە بە شەوی لەیلەت القەدر؟ بەڵێ وما صلاة التسبيح خويت تسبيحك لا تشيوات يعني إنسان حمد وسباس وستاشي خوي قورة بك جاء أجر لكاتكاني كذا صلاة التسبيح كمثلا بيغمريان صلاة السلام خوي لسربيا أفرمي إنسان أجر بوي كرابة همو روجة بيك أجر بوي نكرا حفتي جاري مانكي جاري صامي جاري جاگر صلاة التسبيح مثلا لكاتكاني كدا أو عند قدسيتي ورقرت به أو لما نجي مبارك رمضان أو لاتر أو قدسيتي هيا أما وباش أنتو وكتشون بيغمريان خماتي فتح مكة بيبخشين را خواهي قول لنتيجة فرميشي فسبح فسبح حمد وسباسي وساشي أو خواهي بككواتو سەرکەوتنەی پێبەخشیوی ئێمەش بە هەمان شێوە مادامەکێ خوای گەورە هیدایەتی داوین تەوفیقی داوین لە مانگی مبارەکی ڕەمەضانە ئەوە نەک جارێک و بەڵکو چەند جارێکیش ئەتوانین ئەو سەڵات و تەسبیحە بکەین نەک بە سەرزارێکی بەڵکو بە عەمەلی حەمد و سەنا و سپاسی خوای گەورە بکەین لەگەڵ ئەو نیعمەتە گەورەی کەوا پێی بەخشیوین لە سەڵات و تەسبیحەکە بۆیە ئەویش بەڕاستی فەزل و پاداشتێکی زۆر گەورەیە کەوتر ئەنکر ئینسان لە هەموو عمریشە یەک جار بیخوێنێ ئینشاءالله ئەهلی بەهەشتە. ئەی سەبارەت بە دوعاکە مامۆستا ئەم چەند خولەکەی کە ماومانە تاکو ڕکلامی بازرگانیەکە پێم خۆشە ئەبزانین دوعایەکی تایبەتی شەیە بۆ ئەم دەشەوە. بەڵێ دوعای تایبەت ئەوەی کەوا لە سونەنا واردە پێغەمبەریان سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا لعفو لمغفرة لخوشبون تشتكي كهية يعني أجر إنسان خواي جورا درجاي لخوشبوني لكردوا ئەیتر ئەرز و ئاسمان سەرزەوی و دنیا و قیامەت هەر هەمووی ئەبێتە نیعمەت بۆ ئەو کەسە هیچ کێشەیەکی نییە بۆیە هەموو قورئانیش سیر بکە هەموو قورئانیش سیر بکە خوای گەورە فەرمێ سارعوا إلى مغفرة من ربكم سابقوا إلى مغفرة من ربكم ئەم وشانە هەر هەم یعنی دەست پێشخەری بکەن خێرا بکەن لە بەدەستێنانی ڕەزامەندی خوای گەورە و لێخۆشبوونی خوای گەورە بۆیە جوانترین دوعا ئەوەیە کەوا ئینسان داوای مغفرت و لێبوردەیی بکە لە خوای گەورە و تاوەکو خوای گەورەش ئینشاءالله لێ خۆش ببێ ئەگەر کەسێک هەر نەیزانی ئەم دوعایە بخوێنێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا ئەوە هەر بە زمانی خۆی هەر زمانێکی هەیە بۆ زمانەی خۆی بیخوێنێ ئینشاءالله خوای عەفوم کە و لێم خۆش ببە با لە نوێژیشا بێ ئینشاءالله هەر خوای گەورە لێ خۆش بێ ئینشاءالله. زۆر باشە مامۆستا بەردەوام ببین ئینشاءالله ئینشاءالله لە خزمەتتانە چینە ڕکلامی بازرگانی ناوبڕێکمان هەیە ئینشاءالله دواتر درێژە بە گفتوگۆکەمانەدەن لەگەڵمانە بمێنەوە فەرموو. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە.
مامۆسای خۆشەویست ئەوەی کە لە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە دوایەوە کە خۆی گورجە کردەوە خێزانەکانیشی خەبەرە کردەوە کەواتە خێزانەکانیشی هەر ئاعتیکافیان کردو بە جۆرە لە جۆرەکان پرسیارەکەەوەی ئایا تەنها لە مزگەوتە ئاعتیکاف و مانەوە کاکرێ یاخود لە ماڵی شاکرێت بەزابەتە شەمە پێش فەرمودەکەی پێغەمبەری خوای گەورە لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا ئەنفسەکم وئەهلیکم نارا یعنی ئێمە پێش ئەوەی کەوا بە خەمی خۆمانەوە بین ئەبێ بە خەمی ئەهلەکەیشمانەوە بین ئەهلەکەیشمان ماڵ و منداڵەکانمان وأنذر عشيرتك الأقربين خزم و دۆستەکانمان هەموو ئەمانە و پاشان پشتیش دووبارە بۆ ئاەتەکە فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەویش چەندە خۆی بە پەرۆش بۆ ئەوەندەشی بە پەرۆش بۆ خێزانەکانی و بۆ ئەهلەکەی ئەوانیشی هەڵساندووە بۆ عیبادەت و پەرستش و بەندایەتی و پاشان ئەم ئیعتیکافە بە دەرەجەی یەکەم بەڵێ ئەوێ لە مزگەوتدا بێزانان ئەفەرمون مادەم ظاهری ئاەتەکە ئەفەرمێەوە ئەنتم عاکیفونە فی المەساجد ئەبێ لە مزگەوتدا بێت چونکە هەموو شوێنێک تایبەتمەندیەکی خۆی هەیە مزگەوتیش تایبەتمەندی خۆی هەیە بۆیە جوانتر وایەکەوە ئەم ئیعتیکافە لە مزگەوتدا بێت جا ئەگەر ئینسان نەتوانێت ئیعتیکافەکەش بکات ئەوە باشەوەکانی لەیلەتول قەدر لە دەست نەدا ماوەسەکیان ئەگەر شتێکتان مابێت دەربارەی شەوەکانی قەدر یان چۆن موسڵمانان هەن بین کە لە مزگەوتە بمێننەوە یا لە ماڵەکانە بمێننەوە زۆر لە خوشکانی بەڕێز ڕەنگە نەتوانن بشنە مزگەوتەکان یاخود قەرباڵغێکی زۆر دروست بێت هەندێ ماڵ کراوە بە میحراب لە مانگی ڕەمەزانە تەراویحی تیا کرا ئافرەتان تیایەکەن و شەوەکانی قەدری تیا زینوەکەنەوە و بەڕاستی ئەم بیوتین ئەذن الله ئەن ترفع یعنی ئەو ماڵانەیە کە ئیتر ئینشاءالله خوا ئیزنی یاون کە لەو ماڵا بکرێتە مزگەوت و بکرێتە میحراب قسەی جەنابتان تەشجیعی جەنابتان بۆ ماڵانە چییەکە بۆ جۆرە لە مانگی ڕەمەزانە بەڕاستی ماڵەکانە تەرخانەکەن قەرەباڵغێکی زۆر ڕووی تێکات خەو ئیسراحەت لە خۆیان تێکەن لەبەر خاتری خوا و لەبەر نوێژی تەراویح و لەبەر قورئان خوێندن و شەوەکانی لەیلەتول قەدر پاداشت باتەوەی شامە بە دەرەجەی یەکەم مادەم ئێمە خوای گەورە مزگەوتی بۆ دروست کردوین و ڕێنوێنی کردوین بۆ مزگەوت و پێغەمبەری خوایش سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر ببینی هەر کە ئەچێتە مەدینەی منەوەرە یەکەمین شتێکە دروستیەکە مزگەوتە بۆیە هەتاوەکو موسڵمانان بتوانن لە مزگەوتدا خۆیان جێ بکەنەوە بە پیاوان و بە ئافرەتانیشەوە ئەوە زۆر زۆر جوانە زۆر زۆر جوانە بۆچی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبینی لە ڕۆژی جەژندا لە نوێژی جەژندا تەنانەت لە ئاثەردا هاتووە ئەبینی ئافرەتانێکیش کە نوێژیان لەسەر نەبووە هێناونیانە دەرەوە بۆ ئەوەی کەوا جەمعی مسڵمانان زۆر بێ بۆ ئەوەی کەوا شان و شکۆی مسڵمانان زۆر بێ بە قووەت بۆیە ئێمە عیبادەت و پەرستشەکانیشمان بەڕاستی هەر هەمووی بۆ وەحدەت و یەکڕێزی سەفی مسڵمانانە جا ئەوەی کەوا لە مزگەوتە دەست ئەدا ئەبینی لە ماڵەکانە بگرە دەست نادا بۆیە باشتر وایە مامەکانی خوای گەورە ئاوەدان بکەینەوە تاوەکو ئینشاءالله بکەوینە بەر ئەو ڕەحمەتەی خوای گەورە کە پێغەمبەریانە فەرمێ سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله رجال قلبه معلق بالمساجد ئەوانەی کەوا دڵیان پەیوەستە بە مزگەوتەوە چونکە مزگەوت بەڕاستی دڵی کۆمەڵگەیە مزگەوت کوڕۆکی کۆمەڵگەیە مزگەوت ئەو شوێنەیە کەوا حەی عەلە الصەڵا هاوارەکە هەمووتان وەرن بۆ ئێرە ڕێجال یحبون ئەن یەتەطەهەروا شوێنەکە ئینسانی تێدا پاگە بێتەوە بۆیە ئەگەر ئەمەش دەستی نەدا مزگەوتەکان ئیتر چۆن مەسەلەن پێغەمبەریان
سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ ڕێگەی داوە ئەگەر کەسێک لەبەر قەرزاری ناتوانێت بچێ بۆ مزگەوت دووبارە کەسێکیش ئەگەر لەبەر فیتنە لەبەر هەر شتێکی کە مزگەوتەکەی بۆ دەستنەدا ئەوە سەرزەوی خوای گەورە هەر هەمووی مزگەوتە مامەکانیشمان هەر مزگەوتن جا بۆیە خەڵکی ئەتوانێت لە مامەکانی خۆشیان دانیشێت و چەند عائیلەیەک پێکەوە کۆ بمنەوە لە مامێکە لە شوێنێکەوە تەرتیبیان کردووە بیکەنە مزگەوت و پەرستشی خوای گەورەی تێدا بکەن بۆ مەگەر لە مەکەی مکەڕەمە ماڵی خوای گەورە هەیە چەند مزگەوتی کە هەن یخوا بواە مزگەوتی کە نەبووایە بەڵام هەر هەمووی ئەبینی حرەمە هەمووی حرەمە بۆیە شوێنەکانی کەژ ئینشاءڵڵا بە پێی نیەتی دڵەکان خوای گەورە هەروەکو مزگەوتەکە وەری ئەگرێت ئەچینە بەلای مامۆستا هەرس ئاەتێک لە قورآنی پیرۆزمان پێشکەشکە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات وما في الأرض يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم يا ربي إن شاء الله مامۆستا ئەمان وەکو تێبینیەک بەتابەتی ئەو دەشەوەی کە مسلمانان لە مزگەوتەکانە مێننەوە بەتەئکید هەندێک گەنج و مێر منداڵ و ئەمانەش هەر بەشداریەکەن بەتەئکید بەڵام یەک دیاردە هەیە مامۆستا زۆر جار لە بەردەمی مزگەوتەکانە
کۆبنەوە و دەنگە دەنگ و دەنگ بەرزکردن و جیران ئیزعاجکردنی ئەو جیرانانەی مزگەوت ئیزعاجکردن پێم خۆشە لێرەشەوە ئانی ئەو تێبینیە بدەین کاکشێغ ئەمە ئەم دیاردەیە زۆرە بینرێتتر بە بەهانەی جیاواز دێنە دەرەوە وەستنەوە ڕۆجاری وایە لە بەردەمی مزگەوتەکە هەتا یاریەکەن هەیە کۆبنەوە جگەرای کێشن ینی چێ ملاحەزەیەک بۆ ئەمانە هەیە مامۆستا وامایت ئەوە بەڕاستی بیرخستنەوەیەکی زۆر جوانە خوای گەورە پاداشت و باتەوە و ئێمەش لە مزگەوتەکانە هەر هەموو جارێک ئەو خەڵکەمان بە ئاگا کردوتەوە دووبارە هەروەکو چۆن ئاەتەکە و فەرمایشتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی قەضە ئەهلەهو کەواتە پێغەمبەریان ئاگاشی لە چی بووە لە ئەهلەکەی بووە یعنی ئێمەی مسڵمانیش ئەوە نیە کەوا خۆمان بچین لە مزگەوت و ئیترواز لە ماڵ و منداڵ بێنین و بەم لاو بەولا بگەڕێت و لە بەردەمی مزگەوتە هەراوهوریا دروست بکات و ببێتە الذين يصدون عن سبيل الله ياخذ عن ذكر الله ئەمانە جۆرێک لە جۆرەکان هەڕەشەی گەورەی لەسەر هەم لە ڕوانگەی قورئانەوە و هەم لەو لاشەوە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەو کەسانە ئەبێ مافی دەرهاوسێتی بدەن و مافی خەڵکی کە بدەن هەتاوەکو نەکەونە بەر لەعنەتی خەڵکیەوە نەکەونە بەر لەعنەتی خەڵکیەوە جا بۆیە هەر لێرەشەوە ڕوئەکەینە دایکان و باوکان و ئەو خەڵکەیکەوە ئەهلی مزگەوتە ئەو خەڵکەیکەوە ئیلتیزاماتێکی بە دینەوە هەیە ئاگان لە مناڵەکانیان بێت کاکشێخ کە نمونەیەکی جوانی هێنایەوە بەشێک لەوانی کەوا ناتوانن بێن بۆ مزگەوت لە ماڵەکانی خۆیانە عیبادەت و پەرستش ئەکەن لەبەرەوە نەبنە زەحمەت و بار بۆ خەڵکی کەش بۆوەیە جا بۆیە دایک و باوکان تکان لێ ئەکەن داوایان لێ ئەکەن ئیشاما بە خەمی مناڵەکانیانەوە بن بە ئەو بەو شێوازە یعنی ئێمە ئەبێ دەستی ئەوانش بگرین ئەوانیش فێری ئەدەب بکەین فێری نوێژ بکەین فێری عیبادەت بکەین بۆ عومەری کوڕی خەتاب مەسەڵەن دەستی دوو مناڵی ئەگرت و ئەیبردنە مزگەوتەوە لە ناوەڕاستیانە ئەوەسا ئەیوت پەروەردگارە چۆن سەیری ئەم دوو مناڵەکەی ئاوا سەیری منیش بکە خوای ئەگەر لە من خۆش نابی لەبەر خاتری ئەمانە لە من خۆش ببە الله ئەکبەر الله ئەکبەر جا بەڕاستی زەرورە و پێویستە خوای گەورە پاداشت باتەوە بۆ ئەو بیرخستنەوەیە ئەبێ ئاگامان لە مناڵەکانیش بێ نەبنە ڕێگر لە عیبادەت و پەرستشی خەڵکیدا سوپاس دەکەین مامۆستا خوای گەورە پاداشت باتەوە خۆشحاڵ بن کە ئەمڕۆ لەم بەشەی لە بەرنامەکەمان لەگەڵمان نابووی سوپاست دەکەین خوای گەورە پاداشتی بەڕێزیشتان بداتەوە هەل جەزاء الإحسان إلا الإحسان پاداشتی چاکە هەر چاکەیە و مقابلەکەشی بەرامبەرەکەیشی ئێوە کە زۆر هیلاک و ماندووە بن ئێمە دوعای خێرمان هەیە بۆتان خوای گەورە مۆفەقتان کە خوای گەورە ئەبینی لە بەڵاو موسیبەت بتان پارێزێ چونکە ئەم هەموو وزە خستنە گەڕ بەڕاستی کەم نییە بۆ خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام خوای گەورە پاداشتان بداتەوە بەڕێستان هەردوو مامۆسانی بەڕێز و هەموو ئەو برا عەزیزانەش ئێمە لە دوورەوە دوعای خێتان زۆر بۆ خوای گەورە مۆفەقتان کە ئینشاءالله خوای گەورە بەناو دوعای ئێوەش وەرگێڕێ ئینشاءالله پەیامەکەتان بەڕاستی هەر یەک پەیام نییە بەڵکو چەندین پەیامە خوای گەورە مۆفەقتان کە ئینشاءالله سپاس دەکەین مامۆستا جان سپاس بۆ مامۆستا ئارازیش کە ئەمڕۆ لەگەڵمانە بوو باشمان خوای گەورە پاداشت باتەوە ئەگەر دەرێنە بەڕێزەکە یەک ڕکلامی کورد ڕکلامێکی بازرگانیمان باتێ ناوبڕێکی کورد ئینشاءالله دواتر بەردەوام ببین لەگەڵتانە بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کێکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە
کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە کاکشێخ یەک تەوەرەی گرنگمان هەیە خۆزگا ئەو بابەتی کە ئێستا ئێمە لەگەڵ دکتۆر ڕزگار حامید باسیەکەین خۆزگە پێشتر باسمان کردهەیە بابەتێکی زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە ینی کەم وایە ڕۆژەوان بە تایبەتی لە کۆتایی ڕۆژەکە ینی بەشی دووەمی ڕۆژەکەی کە دوانی ڕۆیانە تووشی چوزام زەخت دابەزین و سەر ئێشە و جێشبوون و ئەمانە نەبێ ئەمڕۆ ئینشەڵا لەگەڵ دکتۆرە لەم بەشەی بەرنامەکە باسی ئەو بابەتاکەین دکتۆر ڕزگار فەرمێ دکتۆر فەرموو دیارە هێشتا مایکان بۆ نەڕستوە طبعا باشە ئەگەر من سەرێک لە شێفەکان بدەمەوە یا بە هەردووکمان بچینم جارێ باشە ویستم شتێک لەسەر مێشک و دەمار باسکەم ینی ئەو بابەتی کەیسە دکتۆر بۆمان باسەکەم حەزەکەم بڵێم کە بەڕاستی هەر خۆی بۆ خۆی ماژیزەیەکی زۆر گەورەیە هەمتر مێشک هەمتر دەمار هەمتر کارکردنیم خانانەی مێشک چۆن ئیشەکە تا حکومی مێشک بەسەر لاشەیە پێم خۆش ئەگەر جنابی لەبەرەوەی پسپۆڕەکەی فعلەن مێشک و دەمارە و ئەوش کە جنابت باسە کرد کە لە ئەوڵی ڕەمەزانە بۆ ئێستا باشە ئێستا تقریبا وردە دەیتر ئەمە لاوازە بینەوە من وڕ بووم تۆ مڕ بوو یاک ئێستا سەریێشە نەوەڵێت من لە ئەخیر ڕەمەزانە ئێوارانی ئەوام لێ بەڵام چی ئێواران بە تایبەتیش ئاواز 2 ساعات و دانیشی تو سەیری مامۆساکەی تو سەیری دکتۆرینی تەرکیز ئەو تەرکیزە تۆزێ وڕتەکات بەس تۆ هەر مڕیوە بزانم بەخوا حەمدڵا من کەم وایە چکە ئەزانی چۆنەکە من هەر بخۆم وایە زۆر هین ناکەم ینی زۆر پێمەوە دیار نییە تین و برسی نابم زۆر بەس تۆزە بێتاقەتیم هەیە با دکتۆر بفەرمێ دکتۆر جا فەرموو خێر دکتۆر ڕزگاریان باشی قوربان گیان دکتۆر باشی تەندروستی باشە فەرموو دکتۆر بەس من ئەگەر ئەمانە هەر ئادەبنە من ئەڵەم شێخ بەڵام جلی کوردی یەکێ لە موسیبەتەکانی ئەم شاردنەوەی ئەم مایکەیە نازان بۆ لە شوێ دابنێبیکە بە ئێرە زۆر بکەوێت بەس ئیتر ئەوە هەیە سای من مایکەکەی من تون بوو جا حەزەکەی بە تۆ هەڵیگرە بووم وەڵاگەر بچینەوە شێفەکان چاوەڕێمانەکەن دەرهێنەری بەڕێز ئەوە لە ئشارەتمانەکە چاوەڕێن بچینەوە بۆ لایەن بن بە یارمەتیتان سەرێک لە شێفەکان دەمەوە دواتر مایک بۆ ئێوە ئینشاءڵڵا ئەم جاریش سەلام عەلەیکوم شێف دیار وەسە چۆنە باشی زۆر باشم بێتاقەت نیت تۆزێک چییە مەسەلا برسێتی بۆ خواردن نەخواردبوو پارچە وڵای باشم خواردو بەسی ئەزانی ئەڵێن ئەو ڕۆژە دکتۆرە بە ڕێزەکەی وێت ئەوەی لەگەڵمانە بووی گوت هێشتا کە شت زۆر بخۆی زیاتر برسیتە بێت ئێستا هەیە پارچەوی نەکردووە کەچی ئەوە نەبرسی ڕۆژە من تۆ پاشەیشمانەکە برسیمانە ڕاستە پێم لە شتەکانە گەشت نەچوێ ئەوە ئاردەجۆکەیە کە تەربینەکەیە بەڵە بەڵێ بە ئاوی گەرم و ئاردەجۆکەمان تێکرد جوان هەستا خستەوە بووە ئێستا خست بۆتەوە ئەسەوتەوە بۆ چاڕە جەنابەت بنەوە ئەکەیتە ئێرەوە ئەم شوشەیەوە نابێت زۆرش خست بێتەوە نابێت ئەندازەیەک ڕۆنی بمێنێ ئەمەش هەنگوینەکەیە ئێستا تۆ چەندێ هەنجوونی تێەکەی ئەوە ئەستا من ئەبێت دوانی ئاوایان سیان ئاوای تێکم لەبەرەوەی زۆرە بەڵێ قوربانەوە زۆران بە تێکە بامە ئیدام بژیرە بۆ نەبرێ باش ئێستا شێوەی چەند جوانە گۆڕێت زۆر باشە
شێوەیە گۆڕێ ئەمە تۆ بە ساردی پێشکەشێکی یا بەگەرمی بەگەرمی باشە ئەی بابزانم شێف نەریمان تۆ خەریکی چی؟ والله خەریکی ڕازدانەوە من هاتە جوانشی کردووە جوانە ڕاستە تۆ ئێستا ئەمڕۆ بەس ئەم ڕازانەوەیە کە یا شتێکی هەردووکمان بەیەکەوە ینی شتەکانمان لێناوە من و کاک دیار خەو خەریکێتی زیاتر لێرە خەریکی ڕازانەوە خەرچی ڕازانەوە ئێستا مە تەلبینەکە تقریبا حازر بوو بەڵێ تاوا بوو حازر بوو تۆ زیاتێکی بێ بۆی هیمینیتیایەتی خاوێتە جوان ئەم تەلبینەیە تۆ لە باتی سوپەمان دەیتێ بەڵێ بۆ ڕیخۆڵە باشە بۆ گەدە باشە بۆ زاکیرە باشە کورد زیاتری مشی خۆشەوە زۆر باشە دەست خۆش بێ ئەی خواردنەکانی ترت چیان بەسەراوە ئەمە شفاسلێتەڕەکە ماناوی جواتەوا بوو ئێسای بینی چەند جوانە جوانە ئەبە شێوە دروستمان کردووە بە بۆنەکەی بێ زۆر خۆشە ڕاستە تەماتەکەشی چووکە باشورد کراوە هەنی هینە کابانەکەی باشە ئەوش برنجەکە ئەوە ئاوی تەماتۆ تێنەکردو تەمان دۆشای تەماتم تۆزێکی کەم تێت کردو باش وڵا برنجەکەش شێف جوانە ئەی چۆن ئەمە جۆرە زعفران و کشمیشەوە زعفران بەڵێ حەزمانەکە بە سادەی بێت با ئەوە بێت جوانتر زۆر باشە چ جۆرە برنجێک لێناوە برنجی درێژە برنجی درێژە بەڵە زۆر باش خەربینە کۆمپانیاوی بن زۆر باش مریشکەکەشمان ئامادەیە مریشکەکەشمان تایبەتە بەڕاستی ینی سەیرێک سەماوێتی گڵاوە جان کڵاوە ئینشاڵڵا دوای بیخۆ ئەوە لێ گەڕێ هەتاکو ئاوەکە وشکەکە ناوێت هەک تۆزێکی ما بخۆڵێ دوای ئاوکی دەرەکەین بۆ خۆمان پێشکەشەی ئاوەکە بەچێ بەڵە دەستان خۆش بێ شێف نەریمان ژیان سێکرد نییە والله ڕێز و خۆشیستمێ سپاس بۆ ڕادێکەوانی چەند ڕادێکەکەمان ناوەڵە ئەمڕۆ باسی ڕادیۆ باسی ڕادیۆ ناکەم بۆ لە خۆشیکار زیاتر باسی ڕادیۆ دیارە زیاتر باسی ڕادیۆکەم کاکە زۆر باشە کە هاتە ژرۆ زەمێکی کردی وتی تەندروستی دکتۆر دایمەن باشە هیچ دکتۆر تەندروستی خراپ نییە تەندروستیان باشە هەر زەمەوە نا ئینشاڵڵا شتێکی باش بوو ینی وەسفێ کردو هەمیشە تەندروست باشە دکتۆر زۆر باشە دەستان خۆش بێ دکتۆر ڕزگار با من هەر ئاوا بە ڕێگاوە پرسیارێ بکەم بۆچی لە ڕەمەزانە بە تایبەتی لە کۆتایی ڕۆژەکەیە سەرمانێشت بەنسبە پێشێکی زۆر سپاسی ئەم میانداریەکەم سپاسانەکەم بەنسبە ڕەمەزانەوەکو هەموو لایەگەزانن مێشک بۆ بەکارهێنانی وزە پشت بە گلوکۆزە بەستێ گلوکۆز کە پێوترە شەکر بەڵام کە ئێمە چینە حاڵەتێکەوە کە پێوترێ فاستین پێوترێ ڕۆژوو لە دوای 10 ساعتەوە لانێک کەسە 8 ساعت لە بەعزێک کەسی 12 ساعت ئیتر ئەم مەخزوونەی کە هەمانە ناوجگەرا نامێنێ کە نامێنێ مێشک ئەکەوێت حاڵەتێک و پێویستە وزە لە سەرچاوێکی ترەوەگرێت کە پێوترێ کیتۆن جا ئەم کیتۆنە کە دروست دەبێت لە فاتی ئەسیدەکان و لە ئەمانۆسیدەکان و تێگەشکێنرێت و جارێکتر وەکو وزە بەکارهێنرێتەوە ماوەیەشی پێچێت تاوەکو ئێمە لەسەر ئەم نیزامە ڕاین هەنێک لە بۆ حوسا دەڵێ 2 هەفتەی پێچێ بازێک دەڵێ 4 هەفتەی پێچێ تاوەکو ئەگەینەوە حەدەی ئێمە لەگەڵ ڕۆژوار ڕابین بەڵام ڕۆژی مای ڕەمەزان شتێکی زۆر مفاجەیە کە ئێمە این بەسەریا یەکسەر ئیجبارین 30 ڕۆژ لەسەر یەک بگرین ئاگادار نیم پێش ئەوە هەنێ ڕۆژی سون هەیە ڕۆژی سون پێش ئەوە ئەگەر هەبی شتێکی زۆر باشە توانین 2 هەفتە پێش و خۆت ڕابێنی چەند ڕۆژێک تاوەکو لەگەڵ حاڵەتە ڕابی ئەمە بەنسبەت سەرئێشەوە کە توش سەرێشە بین و ئێمە جۆرێکی سەرێشەشمانەیە پێڵم فاستین هێدێک یانی سەرێشە بەهۆی برسێتیەوە ئەمە جۆرێکی سەرئێشەیە ئەو سەرێشی کاتی ڕەمەزان شەرت نییە هەمی بچێتە قاڵبی ئەم جۆرە سەرێشەیەوە چونکە زۆربەی ئەوانی کە سەرێشەکەیان خراپە بێ لە کاتی ڕەمەزانە سەرێشی تریان هەیە بە هۆکاری بە ڕۆژوو بوون بە تایبەتی شەقیقە و سەرێشەی تەوەتوری کە پێڵەن سووداعی تەوەتوری ئەمانە بەهۆی ڕۆژوەکە و خراپتر ئەبن هەر شەقیقەی پێشووترە بەڵام ئەوەی کە بەهۆی ڕۆژوو توشمانە بێ معیاری خۆی هەیە ئەبێمە 16 ساعت بەرەوسەرەوە زیاتر بە ڕۆژوو ببین و جۆری سەرێشەکەشی زۆر تایبەتانی پێشی سەرمانێشە لەگەڵ هەموو سەرمان وەکو شەقیقەنێ لایەک بێشی یاوەکو تێنشن پشتی سەرمان بێشێ هۆکاری سەرێشە بەو شێوەیە ئەواخیری ڕۆژەکە عادەتەن توشمانە بێ و سەرێشەیەکی توندیشە
و ئەشوانی تا ڕادێکی زۆر ڕێگری لێ بکەین. کاتوریان حەزەکەم سەرەتا هەر ئیخساسەکەی جنابەت پسمارەکەی جنابەت مێشک و دەمار هەر خۆی بۆ خۆی ویسمان شتێک لەسەرەوە بڵین لەگەڵ کاکوێندا بەستر بەڕاستی علمیەمە هەرەوە نەیە ناتوانانی زۆر لەسەری بڕۆین معجیزەی مێشک و دەمار یعنی باس لەوا کرد کە شتێکی زۆر غەریبە بەڕاستی خۆی گەورە زۆر عجیب دروستی کردووە ئەم مێشکە و هەروەها شانە دەمارەکانیش بەتابەتی خەلایەکان و خانەکانی مێشک ئەگەر تاریفێکی کورتی مێشک و دەمارمان بۆ بکەی کە چ معجیزەیە وەکو کە ئێمە ئینە سەر اختصاصی مێشک و دەمار ئێمە ئیشەکەمان لەگەڵ مێشک لەگەڵ دڕکەپەتک و هەموو ئەو دەمارانەی کێن بۆ جسمی بەشەر لە هەموو ئەو ماسوولکانشی کە ئەم دەمارانە یارمەتیەن کاتە هەموو جسمی بەشەر ئەگرێتەوە یان هیچ شوێنێکمان نیە ئێمە دەمارە ڕاگەاندنی لە مێشکەوە بۆ نەچێ مادە هەنە شوێن نەبێکە هەر خواجان خۆی وای دروست کردووە کە زۆر دەمار ڕاگەاندنێکی باشی پێناگە و خانە دەمارەکانیش تا ئێستا و دوای ئەو هەموو پێشکەوتنی عیلم بەشێکی زۆر کەمی لە سەنجانراوە یعنی ئەگەر 2016 بێنی ئەو کتێبانەی کە نووسراوە لەسەر نەخۆشیەکانی مێشک و دەمار و ئەوانەی کە لەسەر نیۆرۆساینس نووسراوە و ئێستا سێرێکی قەفزەیەکی زۆر گەورە کراوە بەڵام کۆمەڵە شتێ هەر بە شاراوەی ماوەتەوە چونکە ئەوە مێشکەکە تحکومەکە بەسەر هەموو شتێکی بەشەرە هەموو ئەندام و خەلایەکانی جسم هەمووی مێشک تحکومی بەسەراکە بۆ ئێستا زیاتر زۆترینی مەسروفاتی بەحوسات لە نەخۆشیە دەماریەکانە لە هەموو دنیا ینی لە ئیسرائیل لە ئەمریکا لە ئەوروپا چونکە کەمترین شتێک لەسەر زانراوە کاتویان بەنسبەت شتێکت باس کرد لە پرسیاری یەکەمی کاکوێوەندا لەسەر ئازاری سەرێشەی سەبە عەزێ کەس ڕاهاتووە لەسەرەوەی کاڵێ من چانە خۆم سەرمێشێت بەساڵە کە ئێوارە ڕۆژوو بشکان ێگەڵ چایەکم خوارد قومێت چام خوارد سرم باشە بێ هی کلۆکۆزەکەی هی شەکرەکەی ناوێتی یا هی چاکە خۆیەتی ئایا ئەو شەکرەوە ئەزانم ئەگەر بە هەڵا نەچووم کە کۆمەڵێ سەرێشە هەیە کە لە کاتی ڕەمەزانە خراپە بن ئەو پێشتر نەخۆشەکەش لەم جۆرە سەرێشەی نەبینیم یەکێک لەوانە کافاین وەدرەوەڵی پێڵێن مجتەمەعی ئێمە لەسەر چاوقاوە ڕاهاتوە ڕۆژی 2 3 4 چا وەرەگرێ تۆ لە ڕەمەزانەمی سفرە بێتەوە یا وەکو لە پاشەوە ئەگەر بیخۆی جاریوە نایخۆی بۆی بڵی خەوم لێ بکەیتەوە کە کافاین عادەتەن ئێمە بیگرینەوە لە خۆمان سەرێشێکمان توش دەبێت کە لە ئەوڵی ڕۆژەکەیان لە بینی هەشتی بەیانی بۆ دەی بەیانیە خبرمانەکاتەوە لە خەو ئەبێت چای بخۆین بچاکە بین بەڵام لەبەری ڕەمەزانەکەی تۆ ناتوانێت چای بخۆیت ڕۆژەکە تەشکێ بۆیە سەرەکەی سەرێشەی و لێ خراپە بێ مە جۆرێکی سەرێشە جۆرێکی تری سەرێشە سەرەتاییەکان وەکو ئاشکرایەک باوترینیان سەرێشەی تێنشن کە پشتە سەری یەشە و پێوترێ سوڵداعیتەوە تووری و بە دواشیە سەرێشەی شەقیقە کە پێوترێ سەراسێ و لە ناو ئافرەتانە شایعە بە ڕۆژوو بوون و بە خۆ برسیکردن خراپە بیانیم ئەم جۆرە سەرێشەی خواوای دروست کردووە زیاکە و زۆر جاریش بەهۆی شکاندنی ڕۆژەکە تو هەر زیاکە کە تۆ شوگەرێکی زۆر شەکرێکی زۆر بەسەری وەرەگری تووشی سەرێشاوی ئەوە شەر خۆی مشکلێکی ترمان بۆ دروستەکە مشکلێکی تر کە سەرێشە خەڵک زۆر تووشیە بێ ئەوەیە بەهۆی تێکچوونی خەوەیە عادەتەن لە ڕەمەزانە زۆر بە دەگمەن هەیە بتوانێت تۆ خەی خۆ ڕێکەیتەوە ئیلا بێ بگەیتە 1 و 2 شەو لە 1 و ژەیتەوە چوار خەبەتەکەم بەدەم خەوە بێ شتێ بخۆ یان نەیخۆ یا پاشێونەکەی ئەمەش هۆکارێکی ترەوە کارێکی تر ئەمە کە زۆر نەسەلمێنراوە کە بڵێن بۆی وشک بوونەوە ڕووبە ئینسان کە وشک ببێتەوە تووشی سەرێشە بێ ڕەنگە ئەگەر بە شێوەیەکی لۆجیکی بیری لێ بکەینەوە بەهۆی وشک بوونەوە کەمێک ئینسانە گونجە زەختی دابەزێ و دابەزینی زەختیش هۆکارە بۆ سەرێشەکە ئەچێتە تەسنیفی سەرێشە دووەمیەکانەوە بەڵام ئەو تاسانە سەلمێنراوە کە ئایا وشک بوونەوەیە کە بێتە هۆی سەرێشەکە یان هۆکارەکە هەر خۆ برسیکردنە و برسی بوونەکەش و دابەزینی شەکری خوێن کەڵین دابەزین شەکری خوێن بە پێناسە ئێوە نابڵێن کەسەکە بێ بە هایپۆگلایسیمیانی شەکری دابەزێ پێشتر تۆ ڕاهاتووی مستەمر شەکرێ لە بینی سا بۆ 116 یان 90 بۆ 16 سێرەکی لە ڕەمەزانە تۆ 16 ساعات نان ناخۆی شەکرە و یێتە هەشتا هەفتە مێشک بەمە ڕانەهاتووە تۆ فێرە کردووە تێرتر بێ تێگەیشتوانە فێرە کردووە تێرتر بێ بۆیە هەنێ میکانیزمی تر تیای ڕۆیە نایتریک ئۆکسایدیەت و ڤازۆدایلتیشن ڕۆیە و ملوولەکان ئەکشێن و سەرێشە بەعزێ کەس ئەو شەکرێکی بڵێن ئەفوکاکتێنیان کە هەیە نەخۆشی شەکرێ هەیە شەکرەکەی بە زۆری بڵێن لە 170 و 160 و 150 کە یەتە سەر 120 یەتە سەر 100
ئەمیش سێرشەکە بێت وەرەو کان کە زۆر داژ نەبەزیەوە بڵین داژ نەبەزی وەکو چۆن زەختیش ئێستا کۆمەڵە نەخۆشی زەختمان هەیە ماوەیەکی زۆرە زەختی هەبوو نەیزانیوە ئێستا تازە کە چێتە سەر عیلاج زەختەکەی جوان کۆنتڕۆڵی بەڵام نەخۆشەکە زۆر بەزەی شڕە بێت زۆر پێی ناڕەحەتە کە زەختی دابەزی هەڵە دایم گێژم مستەمر سەر مێشێ واستەکە زەختی نەبووە بە غەڵەت عیلاجی وەرگرتووە بەڵام چونکە پێشتر لەسەر ئەو زەخت زۆریە ڕاهاتوو هەستیشی پێ نەکردووە کە زەختەکەی دابەزێنی هەست بە ناڕەحەتێکە دکتۆر سەرێشەمان هەیە پەیوەندی بە عەزەڵەکانەوە هەبێ ینی بەتابەتی بە بڕبڕەکانەوە بە عەزەڵەی وانەوە زۆر چونکە جارێ هەیە کەسێکە لە سەر مێشێ و تخوا بمشێلن کە وەختێک سەرشانەکانی شێریت و ماساجێکی بۆکەی سەرکەی ئیسراحەتەکە و ینی سەرێشەکەی زۆر کەمە بێتەوە پێشێکی خۆی ئەبێ بزانین ئێمە تا ئەم 1-2 ساڵی ئاخیریش قسە هەبوو لەسەر ئەوەی ئێمە جۆرە سەرێشەیەکمان نییە کە مل سبب بێ بۆەوەی کە تووشی سەر ئێشەمان بکە بەچی بە بەڵگەی ئەوەی کە ئەو دەمارانەی کە ئێمە لە ملەوەیە دیە بۆ پەلەکانمان یعنی ئێمە پێستی سەرمان و لە بەشی پشتوی پێشی سەرمان کۆمەڵێ دەماری ترە کە ڕاستە و خۆ لە ملەوە نایەتە سەرەوە دەماری پێنجەم دەموچاو بەشی پێشی سەرەوە یعنی کە بەرپرسە لە ئازاری کۆم هەموو جۆرە تا ڕادێکی زۆر هەموو جۆرەکانی سەرێشە کە پێوتە تراجێنەڵ نەر و لە پشتی شەوە گرێتەر و لێزەر ئۆکسیپیتال نەرمانێکەمانش کۆمەڵێ دەماری وردن کۆمەڵی سەرێشەکە خۆیانە دروستەکەن بەم بەڵگەی ئەیان و دروست نابێ ینی ئەگەرێکی کێشێکی فەقەراتی ملی هەبێ سەرێشە دروست نابێت بەڵام لەم 2021 و 22 ئەوەیان بە حوساتی زیاتریان لەسەر کرد سێریان کرد کۆمەڵی پێناسایان بۆ دۆزیەوە کە گونجێ هەنێک کەسە بێ کێشەی فەقەراتی ملی هەبێ لەگەڵیشیان تووشی سەرێشە بێ بەڵام سەرێشەکەی مەفروض نییە بگاتە ناوچەوانی هەر لە بەشی پشتی سەروێنێتەوە و بیریشمان نەچێ سەرێشە سەرەتاییەکان بە تایبەتی شەقیقە ئەغلەبی کات ملڕەقبوونی لەگەڵایە ئەغلەبی کات شانێشەی لەگەڵایە تەشەنوجی لەگەڵایە جانێشانی لەگەڵایە بازێنە خۆشی لایەکی ئیش ناکە هەر شەقیقەشە هەیە کوێر ئەبێ هەر شەقیقی ینی ماوەیەکی کاتیش کوێر ئەبێ هەیە نەخۆشی زمانی گۆناکە لە قساکەی هەر شەقیقەشە بۆیە تۆ زەحمەتە جیاکردنەوەی بۆ ئاسانیە بزانی کە کەسەکە هۆکارەکەی ئەوەیە و بەنسبەت شێلانیشەوە بە شوێکی کاتیە گونجە کەسەکەس بە باشی بکە بەڵام دوایی بە هەمان شێوە کە لاکتیک ئەسید و جارێکی تر ئەم حەمزیاتانە لە یا کۆبوونەوە جارێکی تەشەنوجەکات و وەزەکەی تۆ خراپترەکە بۆیە تا بتوانی سەرێشە بە شێلان حل نەکەی مەساجێکی بەسیط ئەگونجێ بکرێ بەڵام کە گەیشتە ئەوەی کە تۆ ماسوولکەکە هەست بە تێنشنی بکەیت و ئازارێکی بی ئەوە تەشەنوجێکی خراپتری بەدوایە تۆ بۆی باشترە نێشێلی دکتۆر شتێکی ترمان هەیە لە تەنیشتی سەرێشەوە ئەوش جێژبوونە ینی هەیە لە مانجی ڕەمەزانە زیاتر هەست بە جێژبوونەکە کاتەکانی ترش هەیەی بەڵام لە مانجی ڕەمەزانە بۆ بەتابەتیش لە دوانیوەڕۆیە جێژبوونەکەی زۆرە بێ هەتا جاری وە هەیە لە چاوم ڕشک و پێشکاکات کە ئێمە سەر گێژ بوون لای مجتەمەعی خۆمان لەبەروی کە زمانەکەشمان پێناسەیەکی زۆر گشتگیری تیانیەوە جۆرەکانی سەر گێژ خواردن کە نەخۆشێک ئەڵێ سەر گێژ خواردنم هەیە ئەگونجێ چاوی لە ڕەشەوە بێ هەر پێ بڵێ سەر گێژ خواردن سەرە سۆڕی هەبێ هەر پێ بڵێ زەختی بەرز بێ سەری قورس بێ هەر سەر گێژ خواردنە بۆی پێناسەکەی تا حدێکی زۆر تێکەڵ بووە لێمان ئێمە کاڵین سەر گێژ خواردن وەکو تەبیب وا هەستەکەین کەسەکەی ئەحساسەکە یا خۆی ئەخولێتەوە بەراورد بە دەوروبەری یا وەکو دەوروبەری ئەخولێتەوە بەراورد بەخۆی یا وەکو هەر ئەحساسێکە هەست بکە جوڵەیەکی ناتەبیعی خۆی بە بەراورد بە دەوروبەری یا دەوروبەرەکەی هەیەی ئەمە پێوترێ ڤێرتایکۆ ئەمە پێوتێ سەر گێژ خواردن مەفروض نییە ئێمە بەهۆی بە ڕۆژووبوونەوە ئەم حاڵەتەمان بۆ دروست بێ مەگەر زۆر دەگمەن بەڵام سەر گێژ خواردنێک کە لە دانیشتانەوە هەڵستینە سەر پێ تۆزە چاومان لە ڕەشەوەی کەسەکە خۆی پێشتر دایمە زەختی نزمە بۆ نەخسی ئاسنی هەیە کێشێکم خوێنی هەیە نەخۆشی تری هەیە عیلاجی زەخت وەرەگرێ و عیلاجی زەختەکەشی ئوزنی وستای هەیە ئیلتیابی ئوزنی وستا مەفروض نییە ئەو جۆرە سەرێشەیە دروست سەر گێژ خواردن ئەگەر دروستی بکە ئەبێ سەرەخولێ دروستکە ئەویش نەک ئوزنی وەستا خۆی ئەبێ بیات لە کەناڵەکان ئێمە سێ کەناڵمان هەیە کە وەزعەتی سەرمان پێڵێ لە چاو جسممانە شلەیەکی تایە پێوتری ئۆتۆلیت ئەم شلەیە وەزعەتی سەرمان چۆن بێ پێمانەڵە جسممان بۆ وەزعەتەیە بجوڵ لەگەڵیە جا بۆیە هەر تێک چوونێک لەم کریستاڵانەی ناو گوێ هەبێ هەر دواکەوتنێک لە کەناڵێ بۆ کەناڵێکی تر هەبێ ئێمە ئەحساس بەسەر گێژ خواردن نەکەین چونکە ئەو ئیعازانەی ئەینێرێ بۆ مێشکۆلە و ئەینێرێ بۆ پەلەکانی ئازێکی سەقەتە بۆی زۆر جار ئەڕشینەوە
دنیا لە بەرچاومان نەخولێتەوە ئەحساسێکی زۆر ناخۆش جاری وایە ئەحساسی مردنەکەی. بەڵێ کاتوریان بەنسبەت شەقیقەوە ئەو باست کرد بەس هەیە سەرعی لەگەڵایە کاک پەیوەند ئایا سەرع لە ڕەمەزانە کاریگەری ڕەمەزان هەیە ڕۆژوگرتن هەیە بۆ سەرع یا خودنا ینی ئەوانەی کە فیان هەیە نەخۆشی سەرعیان لەگەڵایە ئایا بە ڕۆژوو بن باشە یان ئەگەر ئەو حاڵەتیان زۆر بۆ تکرار بووی ڕۆژەکان بشکێن بەنسبەت ئەو نەخۆشانەی سەرعیانەیە هەر وەکو ئاشکرایە و شتێکی ینی معلومەیەکی زۆر ئاشکرایە و لە نەوەکانەوە ئەمە بەکارێنرێ ئێمە گەر نەخۆشێک سەرعەکەی کۆنتترۆل نەکرێ ئەخینە حاڵەتێکەوە پێڵەن کیتۆسس خینە سەر کیتۆن ئەوکە ئێستا زۆر شایع و ئەبێ کەسەکە چەورێکی زۆر بخوا لەگەڵ ڕێژەیەکی پرۆتین و ئەبێش هینی ژوەر نەگرێ کاربۆهیدرێت وەرنەگرێت بۆ یەکێکە لە عیلاجەکانی نەخۆشی سەرع ینی تۆ یەگەرێشێک بکەیتە حاڵەتی کیتۆسەوە وەکووە عیلاجی سەرعیا بێت بەڵام ئەگەر نەخۆشێکمان هەبێ عیلاجەکانی پێویست بکات چەند جارێک لە ڕۆژەکە بیخوا و تۆ نەتوانی پێش ڕەمەزان بۆی ڕێخیتەوە بە تایبەتی دەتوانی بیکەی بە دوو ژەم بووی ئەگەر تۆ بێنین ژەمێکیانی لێ بگریتەوە گوژێت سەرعەکەی خراپ ببێ بەڵام هەموو ئەو ترایاڵانەی کراوە هەموو بۆ حوساتانی کراوە سریان کردووە ئەوانەی کە بە ڕۆژوو ئەبن سەرعەکەیان باشتر کۆنتترۆڵ ئەبێ هەر لە سەردەمی هیپۆکراتەوە هاتووانی یەکەم کەس کە باسی ئەوەی کردبێ بە ڕۆژووبوون بۆ سەرع باشە هیپۆکریت بۆ هاتووانەی کە بووی کۆنتترۆل نەکراوە نان و ئاوی ناونەتێ بۆ چەند ڕۆژێک بێ لەمەوە دواتریش زانکانی تریش دوای ئەم معلومەیەکەوت و دوای گەشتنە سەر و قەنەعەتی سریان کرد کە ئەگەر مێشک پشت بە کیتۆن ببەستێ لەو کاتەیە ئەگونجێ ئەو نیورۆنڵ ئاکتیڤیتی ئەو شەپۆ لە کارەبایە زۆرایی کە لە ناو مێشکە کەمتر بێت و سەرعەکەی کۆنتترۆل بێت کەواتە بەم مەرجە ئەگەر حەبەکانت سێژەمەد نییە و چوارژەمەد نییە کە مەفروز بێ بیخۆی بە تایبەتیوانی کە لەسەر 2 دەرمانیا 3 دەرمان زیاتن کەمانە پیانەوترێ سەرڕی مستاسی ڕۆژوگرتن بۆیان زۆر زۆر باشە ئەدا هەنێ جۆری سەرع نەبێ کە زۆر زۆر دەگمەنە بە تایبەتی ئەوانەی کە جۆرە سەرعێکیانی بە زوعیانە ڕوە ئەمانە بۆ شەکرە دابەزین زۆر زۆر هەستیارن کە شەکریان دابەزن سەرەکەیان خراپترە بێ ئەمە توانی بە شێوەیەکی ئاسان دیاری بکرێ و نەخۆش ئەتوانێ بە ڕۆژوو بێ بەم مەرجانە باشە دکتۆر ئێمە ئەوەی کە هەمانە مەسەرم بۆن منە جاری وایە ئیلتیهابێکی ئاڵوەکانە لەوسەکانمان کێشەیەک لە سوزانم لە ئەوەی کە پێکوترێ زمانە بچووکە و زمانی ناوەڕاستوانە ئەمانە کاریگەرییان لەسەر سەرێشە هەیە ئێمە لە تەصنیفی سەرێشەیە بە شێوەیەکی سەرێکی تا جێژبوونیش ینی باوەش لەگەڵات 3 تەصنیفمان هەیە سەرێشە سەرەتایەکانمان هەیە کە ئەمە مەفروزە هیچ مشکلێک نێمە لە مێشکمانە نەبێ وەکو گۆشتی مێشک ئەمە سەرێشە سەرەتایەکان ژمارەیەکی زۆر سەرێشەمانێش شەقیقەیە تێنشنیەدەی کە کڵاستەرە سەرێشەی هێشوێترەیە و سەرێشە دووەمیەکانمانێ کە بە هۆکارێکی دووەمی ئێمە سەرمانێشە ئیترە گونجێ وەرەمێ بێ گونجێ زەختە نزم بێ ئەگونجێ ئیلتیهاباتێکە لە شوێنێکە هەبێ و ئیلتیهاباتی لەو زەتێنەکانی ئەچێتە بابی سەرێشە دووەمیەکان تۆ بێ عیلاجی لەو زەتێنەکە و بکەی بۆی سەرێشەکە و باش بێ بۆیە هەموو ئیلتیهابێکە گونجە سەرێشە دروستکە و لە دوای پیابوونی کۆرۆناشەوە سەرێشە لە زۆربەی ئیلتیهابەکانە زۆر زۆر شایعانی ینی زۆر کەسێ هەر لەو زەتێنەکە تۆزە قورگێشە دوای سەرێشەیە گرێ بە مانگ بەرینە و قەنەعەتی ناکە کە پێڵی تۆ بڕۆ فاسێکی کۆرۆناکە گونجێەوە بڵ نام کۆرۆنا منە شەقیقم زۆر لەوانەژە بین بۆی مانە پیانەوتری سەرێشەی دووەمی بەڵێ دکتۆر بۆ سەرێشە ئێمە زۆر جار لە ماڵەوە بە تایبەتی خانمان کە سەریانێشێ پەڕۆیەکێن سەریانە بەستن ئایا سەربەستن ینی هیچ کاریگەرێکی لەسەر کەمکردنەوەی سەرێشە هەیە لا ئێزال ئەو پراکتیسەیە لە هەنێ شوێنی دنیاە کرێ بەڵام ئەوە هیچ ئیسپادێکی نییە بۆ سەرێشەکە برگ مزافاتی زیاتریژە بێ بگرە سەرێشەکەشیان خراپترە بێ زۆربەی ئەوانەی کە ئەم جۆرە چارەسەرە بەکارێنن بانەڵێن چارەسەر ئەم جۆرە خوێیان هەیە بۆ سەرێشە ئێمە حاڵەتێکمانەیە لە کاتی شەقیقا پێڵن ثرۆبین هێدێک ثرۆبین چییە؟ شوێنی ئازارەکە لایەنێکی ناخۆشی هەیەڵی دڵێک چۆتە سەریەوە جاکە ئەم خاولێ بە توونیە بەستی ئەو ئەحساسات کەمتر ئەبێتەوە ئازارەکەت کەمتر نابێتەوە بەڵام هەست بە سڕیەکەکەی و هەست بەواکەی ئەو لایەنە کەمتر بووەتەوە و لە لایەکی تریشەوە کە بەو توونیە ئەیبەستی ئێمە هەموو پێسی سەر مان دەماری پێنجەم ئەحساسی بۆێنێ ئەگەر زەختێکی زۆرتر لە حەدی خۆی بکەینە سەر دەمارەکە ئێمە ئەحساسێک هەست پێەکەین کە
سریعتر لە ئازار ئەڕوا بۆ مێشک یعنی بە شێوەیەک بڵێن ئێمە چەند جۆرێکی دەمارمان هێنە دەمارمان هەیە بە سەریعی ئیعازەگەێنن وەکوانەی کە ئەو ئیعازانەی کە پەیوەندی بە باڵانسی بەشەرەوە هەیە سریعتر ئەڕوا وەگرۆ ئیعازەی کە بۆ ئازارە و بە هەمان شێوەی ئازەشی کە تەچە کە دەستلێیانە لەگەڵ دەست گوشینە سریعتر ئەڕوا بۆ ئەوەی کە لە ئازار بۆیە زۆر جار کە ئەو بینە بە توونیی بەستێ ڕەنگە ماوەیەکی چەند کاتێکی کەم هەست بکە ئازارەکەی کەمتر بۆتەوە بەڵام دوای هەمان ئازار دەست پێکاتەوە یعنی بۆ نمونەسەوە هیچێک دەستی سووتە یا دەرزیەک مناڵەکی دەمێ بۆ یەخورێنی سەریشەکەی باشە بێ و بۆچی وایە لەبەرەوەی کە تەچ دەست لێیان سریعتر ئیعازەکە ئابا بۆ مێشک وەک لە ئازار بۆیە مناڵەکە ئەحساسی تەچەکە زیاتر هەست پێ دەستلیانەکە زیاتر بێ لە ئازارە ئەوەیە کاتۆر زۆربەی کات کە بڵین تووشی سەرێشەیەکە بین یەکسەر پەنا بۆ مهدیئات و پاراستۆڵ و منەوەیم و حتا بەرەو دوورتریش کە هەیە هەشتی تەخدیر و بەنج و ئەمانە یعنی بەکارهێنێت یاخود شتانەکە باش نییە بۆ ئینسان زۆر بەکارهێنانی ڕێنمایی جنابتان چیە بۆوانی کە بە ڕۆژووە بنەوە دوای ڕۆژوشکانن کە سێرەشەیەکی قورسیان هەیە چن بۆ نمونە دوو حەبی پانادۆڵە پاراستۆڵە خۆن کە ئەکاتە 1000 میلیگرام لەبەرەوە هەستەکە کە باشترە بێ دەرزی تێکەڵە کرێ بەهزەژار بۆ ئازاری سەرێشە و بۆ ئازارەکانی ماسوولکەکان ئایا ئەمانە کاریگەری خراپی لە داهاتووە چییە لەسەر جەستە کاتێکە ئەم جۆرە مهدی ئەومانە زۆر بەکاربێنرێت خۆی بە شێوەیەکی گشتی ئازار ئەحساسێکی زۆر ناخۆشە و ژیانی مرۆڤیش کورتە ینی ئازار ئەوەنە تەحمل کراو نییە و ئازار هەر ئەوە نییە و هەست بە ئازار بکەی ینی لە ئیشبینینێ بۆ ژیان ئەگۆڕێ قەرارەکانە بۆ ژیان ئەگۆڕێ مەزاجە لە خەڵکی ترە ئەگۆڕێ و کۆمەڵشتی تر هەیە خۆت هەستی پێ ناکەی و ئازارێکی مزمین کە بەردەوام هەت بێ مشکلی ترت بۆ دروستەکە گونجێت تووشی شەکرت بکات کێشێ خودت بۆ دروستکە نەخۆشیە مەناعەکان بۆ دروستکە بۆیە ئێمە قەت پێمان خۆش نییە وەکو دکتۆر کە نەخۆش ئازاری هەبێ بەڵام چارەسەرکردنی ئازار ئێمە جۆرێک سەرێشەمان هەیە کە ئەغلبیوانەی شەقیقیان هەیە پێێنە قۆناغێکی پێشکەوتوترەوە پێڵێن مێدیکیشن ئۆڤەریوز هەیەک ینی چی ینی بەهۆی زۆر بەکارهێنانی عیلاجی ئازارشکێن نەک عیلاجی شەقیقە ئازارشکێن لە مانگێکە بۆ 3 مانگ لەسەر یەک کەسەکە سەرێشەکەیانە چێتە قۆناغێکەوە کە ئەو چارەسەرانێکە پێشتر بۆ شەقیقە نووسراوە استفادەی لێ ناکەن پێناسەکەی چۆنە ئەگەر کەسێک لە مانگێکە 15 پاراستۆڵ بۆ سەرەوە بەکاربێنێ 15 دەنگ یا وەکو ئەوانەی کە پیانۆترێن نەنستیرۆیدن ئەنتیئینفلاماتۆری درەگەکان 10 بۆ 12 دانە زیاتر لە مانگێکە یا تریپتانەکانەوەی کە خۆش پێڵێ زۆڵ و ڕاز و زۆڵمی تریپتان 8 دانە و بەرەوسەرەوە لە مانگێکا بەکاربێنێ پێوتێ مێدیکیشن ئۆڤەریوز دێگە بێ کەسەکە عیلاجەکانی بە جوانی بۆ ڕێبخرێتەوە و کۆمەڵە عیلاجی زۆر کەم ئەمێنێتەوە بەدەستەوە کە ئیسفادی لێ بکا بۆمە بۆیە باشتر وایە نەخۆش کە هەستی کرد لە مانگێکە 4 جار زیاتر سەریێشێ سەردانی پزیشکی بکات بۆی عیلاجی باتێ ئەم 4 جارە لی نەکا بەهشت بگەڕێتەوە 1 جار بێشێت تۆ 2 جار بێش یا هەر نێش یا کە ئێشا مەوداکەی کورد بێ یا کە ئێشاش نیشانەکانی تری لەگەڵا دەبێت تۆ مەسەن ئێستا شەقیقە حسێب بکەین شەقیقە خەڵک واس سەیری کردووە کە من نەخۆشیەکە بە سەرێشێ بەڵام هەر ئەتاکێکی هەر نۆبەیەکی سەرێشە هەمونجێ 4 ڕۆژێ بگرێ پرۆدرۆمێکی هەیە بێەوەی سەرێشە و هەبێ ڕۆژێ پێش ئەوی واد لێبێ بە چەند سەعاتێک مەزاجێ تەواو نییە بە ئارەزوی خۆ نانەخۆی باوێشکێکی زۆری بەبێ بزانی مەوزۆچی هەبێ خەویشێ بێ دوای ئۆرا دەست پێکا بازێ جار نەخۆش هەیە شدێتە سەر بەرچاوی نقطەی ڕۆژ و سپێچێتە سەر چاوی یا وەکو هەنە نەخۆش هەیە ئەحساسێکی ناخۆش لە شەقیقە دروستە لە شەقیقە بەڵێ ئەجا ئەو ڕۆژەی کە تووشی سەرێشەکە کە جاریوا 24 ساعت 48 72 ساعت دەخایەنێ ئەجا ڕۆژێ دوای ئەوەش کە بەرتەیە ئەویش هەناویش هەر تاو نەبووە کە تووڕێی ئەگەر خەڵکا مەزاجم مەزبوط نییە حەزت لە خەوە بێ حەزت لەوا بێ شیرینی زۆر بخۆی یعنی ئەمە تو 1 جار شقیقه 1 ئەتاک 1 نۆبەی شقیقە 4 ڕۆژی گرتی چەند جار تکرار دەبێتەوە شقیقە لەو کاتانە بڵینسە ئەوانەی کە شقی مزمینیان هەیە بەڵێ گونجێ لە مایەکە 2 جار 3 جار ئەو مەوجانە لێ بە ئەو ئەگەر ئێمە 2 جار تا 3 جاریش لە مایەکە بگرین پێی ناوترێ مزمین پێوترێ متەناوب لەسەر و 4 جارەوە بیگرین هەتاوەکو بگینە 10 جاریش لە مایەکە ینی 10 جار سەرمان بێشە ئەمە پێی ناوترێ مزمین بەڵام متەناوبیش نییە بەڵام کە چوینە سەر و 10 جار بۆ 15 جار ئەمە پێوتە شەقیقەی مزمین کە عیلاجەکەی تۆزێک قورسترە وەک لە عیلاجی
شقی متەناو بکەم. کاک دکتۆر هەر سەبارەت بە عیلاج هەیە بەتابەتی ئەوانەی کە پشتە سەریانێشێ و ئاوا ئازارەکەیەتە خوارەوە بۆ خوارەوەی بۆ ملیان و بۆ خوارەوەی ملیان و بۆ شانەکانیان زۆرجار جەونەی گەرم بەکارێنن ئاوی گەرمەکەنە جەونەیەک و ئەیخەنە پشتە و بە پشتاکەون هەستەکەن کە ئەندازێک ئاسوودایانەکە وەزان سێرێشەکان نامێنێ تا ڕادەیەکی زۆر وەکو ئاوی گەرم شتێکی خراپ نییە گەر هەستکە نەخۆشەکە پێی باشە بێ ئەتوانێت بەکاری بێنێت مشکلێکی نیە بەس نیکاوە شێلان تۆزە شێلان بەڵ خۆشەویستانەوەی کەی بینن ئێستا لەسەر شاشەکە ئەوە ئیفتارێکە کە زانکۆی سلێمانی کردوێتی مناسبەتێکی تایبەتە کاکشێخ زانکۆی سلێمانی بۆ یەکمین جارە بە قوتابێکی زۆر لەو خوانە ئینشاءڵڵا دەخۆن ینی مناسبەتێکی جوانی بە کۆمەڵک هونەرمەندی ئیسلامیش تیا بەشداریەکەن خۆشخانەی بەخشینیش تەوان هەڵساوە بە دابینکردنی و خواردنە بەڵێەوە کەناڵی پەیامیش بەڵێ سپۆنسەری هەروەها ئیعلامیشی ینی ڕاگەاندنیشی کەناڵی ئاسمانی پەیامە بۆیە بینارانی خۆشەویست دەتوانن لەگەڵ ئێمە بمن بەوەی پێکەوە هینە کەش ببینین ئیفتارەکەی زانکۆی سلێمانی دکتۆر جان ئەی ئێمە ئەگەر سەرێشەمان بوو ویستیشمان عیلاج نەخۆین ئەو هەیە بە ئاو ئەڵێ چاکەم سەرێشەکەم کاتوریانی ئاو خواردن ئەو خواردن ناڵم ئەو قسەی بوو کێکم جاروتم ئەمە بەوی شک بوونەوە بێ و کارەکە بەهۆی ئەوەکە خۆی باشترە بیتەوە ینی ئەو چی بکەین لە کاتی بەربانگا بۆی تووشی سەرێشە نەبین جگە لە بەربانگیشە ئەگەر ینی ئاوا ئێمە سەرێشەمان گرت و لە ماڵەوە بووین و ئایا قەنەعەت بە خۆمان بکەین کە لەگەڵ سەرێشەکەیان ڕابین یا بە پێچوانەوە هەوڵی چارەسەرکردنی بدەین باشترە هەوڵی چارەسەرکردنی بێ بۆ هۆکارانەی کە پێشتر باسم کرد ئازار لەگەڵ فەسلەجەی ئەتیادی بەشەریان نایەتەوە و هەموو فەسلەجێ بەشەر تێگەیە بەڵام زۆر جار ئازاری ئەوەنە شدەتەکەی زۆر نییە کە ئێمە شدەتی ئازار لە یەک تا دەمانەیە ئەی تۆ لە سەر و پێنجەوە بوو ترە بێت تۆ ئازارشکێنێکی بۆ بخۆی باشترە وەک لەوەی کە دانیشیت چاوەڕێبکی ئازارەکە خۆی بڕۆ کاتویان بەعزجار هەیە تۆ لە ژوورێکیت ئۆکسسیژینی کەم بۆتەوە هەستەکەی تووشی سەرشابی کاشتێ دەرۆ دوسێ جار هەوا هەڵەمژی سێشاقی هەوا ئەەکەیت هەستەکەی وعی بێت ئایا بەشێک لە سەرێشە هەیە کە بەهۆی کەمی ئۆکسسیژین کە بچێت بۆ مێشکە و دروست بڵێ ئەوە لە زستانانە ئێمە و حاڵەتە زۆر شایع تابەتی خەڵک زۆپای خەڵ و زۆپای غازی جوانی کۆمارکە زۆپای ینی نەوت کە لە ماڵەوە دانرێ لەبەر هیمۆگلۆبینی ئێمە 100 جار پەرۆشی بۆ CO2 زیاترە وەک لە ئۆکسسیژین 100 جار بۆیە ینی کە لە ژوورێکی داخراوابی و پڕش بێ لە ئۆکسسیژین ئەگەرکینەکە غازی هەبێتەوە هیمۆگلۆبینی خوێنە زیاتر CO وەرەگرێ کە پێوترێ دوانۆکسیدی کاربۆنی پیاڵە باشە بۆیە پاش ماوەیەک ئێمە یەکەم جار سەرێشەیەکی بەسی دەگرین دوایەوە هەست بە سەرێش خواردنەکەی تا ئەوە ئەگاتە حدێکەکە ئاگامان لێ نەبێ لە هۆش خۆمانە چین تووشی هەلوەسایە بین تا گەینە کۆما و پێشی ئەمرێت ینی چەند کەس ساڵانەیە دینی بەوەی زۆپاوە ئەمرێ لەبەروی کە شتێکی زۆر بێ ئازاریان هەستی پێ ناکەی تاوەکو ئەگەیتە حاڵەتێک وەکو سەرخۆشێکت لێ خەوت لەکەوێت و دوایەوە ئەوفاتەکەی بۆیە هەڵمژینی ئۆکسسیژین تایبەتی ئۆکسسیژنێکە لە هەیە بۆ نیو ساعات تقریبا تا حدێکی زۆر تعویزیەکاتەوە بەڵام ئەگەر بە ماسک گۆریگریت و 15 لیتر بێتوانە لە چەند دقەیەکە 5 بۆ 7 دقەیە احتیادیە بێت ینی ئۆکسسیژین ئەتوانێت پێشی باڵانسی خۆگرێت دکتۆر هەیەڵێ لە کاتی سەرێشەیە ئەگەر بچمە شوێنێکی تاریک یاخود گوڵەپەکان بکوژێنمەوە و تاریک بێ هەستەکەم سەرێشەکەم هێورە بێتەوە ینی تاریکی و کەشی تاریک بۆ سەرێشە کاریگەری هەیە بەڵێ بۆ شەقیقە دوو ئارازی هەیە کە پەیوەندی بە هەم یەکیان سەوتی بەرزە ئەوەی تریان پەیوەندی بە ڕووناچیوێ زۆر هەستیارە من بۆ ڕووناچی بە هۆکاری ئەوەی چی ئێمە ئەگەر میکانیزمی شەقیقە باس بکەین تازەهی دۆزراوەوە شەقیقە کۆمەڵە شەپۆلەکە لە بەشی سەرەوەی مێشە کە پێوتە کۆرتیکال سپرێت دیپرێشن یێتە خوارەوە بۆ شوێنێک کە بەرپرسی هەستەوەری ئازاری ئێمە پێڵەن فەڵەمەس ئەم فەڵەمەسە سیگنال لە هەموو شوێنێکی سنسەری هەستەوەری ئێمە وەرەگرێ لە چاو لە گوێ
لە پێست لە قورگەوە بەحماشیەوە بۆیە کاتێک کە ئەم شەپۆلانێتە خوارەوە و لە فەڵەمەسی ئێمەکە ئەحساسی ئازاری زیاتر تیا دروست بێ ئەم حاڵەتەوەکە شان و ملمان و ئەندامەکانی ترمان کە لە دەروی مێشکن زیاتر هەستیار بن بۆ ئازار بۆیە زۆر نەخۆشی شەقیقە هەیە ئەڵێ من ناوێرم قژیش دابێنم کە حاڵەتە پێڵە ئالۆدینیە ئەڵە نارم دەست بەم لە پێسی سرم ئێشێت بە هەمان شێوەش لەبەروی هەمان ئەم سیگناڵانە لە ڕێی بینینیشە و لە ڕێی بیستنیشەوە ئەچن بۆ تەڵەمەس بۆی هەر ڕووناشیە کە هەبێ زیاتر سەرێشەکەی لێوەژێنێ بۆیە کە بچێتە ژوورێکی تاریکە و هەز بە باشترێک دیاردەیەکی تر هەیە زۆر جار کە سەرمانێشێ ڕەنگە ینی زۆر بەمان کرد بێتمان ئەوەش ئەوەیە کە قاچەکانمان بەرزەکەینەوە وەسەن لەسەر قەنەفەکە داێنێ لەسەر کورسێگە لەسەر شوێنێکی بەرز و سەرمان بەخوارەوە هەست دەکەین کە سەرمان ینی سەرێشەکەمان کەمترە بێتەوە وازین نازانم هەواازەکەی هەستەکەی خوێن لە ئەم جۆرە لە سەرێشە پەیوەندی بە دەڵاوزینی زەختی خوێنەوە هەیە یا زۆر وەستان بە پێوە زۆر وەستان بە پێوە ئەو حاڵەتە یا دروستەکە جۆرە سەرێشە دوش دەبێت سێرەکی هەستەکەی مێشکە دیێتە خوارەوە خمووی کە پاڵەکەی بۆ چەندەقەیەک حساسێکی خۆشترتایاتێ و زەخت بەرزەبێتەوە و هەستەکەی کە سەرێشەکە و باشێ ئەمە هەموو سەرێشە دووەمیەکانن کە پێویستیان بە عیلاج نییە بەس دەگەوێت بە باشی بیان ناسیتەوە بزانی هۆکارەکەی چی و چارەسەریکی زۆر جار نەخۆشەکە عیلاجی زەخت بەرەکرێ بەڵام بۆ زۆرە بووی سەرێکی چەند جارێ لە ڕۆژە سەریەشێ ئەڵێ دکتۆر من لەسەر دەرمانێکم زەختەکەشم زۆر باشە بەڵام دایم سەرمێشە توێ سێرێکی تو باشە بۆ ئەم کەسە سەریەشێ کە سێرێکی زەختیەگری کەسەکە زەختی بەردەوام دابەزێ شەکریشی دابەزێر شەکرش دابەزێر کاک دکتۆر هەیە ینی کە سەریێشێت خەوێت کاڵەسە سەرێشەکەی باش بوو هەیە بە پێچەوانەوە کە ڕەنگە کە خەوتووە سەری نێش هەبێت سەرەکەی سەریێشێ پرسیارێکی زۆر جوان و بەڵام زۆریش قسەی لەسرە ئێمە وەکو پێناسەیەکە شەقیقە بە باوترینیان ڕێگرین پێناسی شەقیقە لە مرۆڤی کامڵا بێت 4 ساعت زیاتر بخیانێ بەڵام لە مناڵە 2 ساعت بخیانێ مە پێڵن شەقیقەتی هۆکار چییە لەبەروی کە ڕاستەوخۆ پەیوەندیەکی هەیە بە ساعاتی بایۆلۆجی خەوی ئێمەوە کە پێوتە سەرکەیدین ڕدم سەرکەیدین ڕدم کە لە شوێنێکە لەم پێشوی پێوتە سوپراوپتیک نیوکلێسی پێڵێن میلاتۆنین دەریا پێمانەڵێ کاکە تۆ ساعات دەیشە و میلاتۆنین ئەڕژێتە خوارەوە ئەڵێ بێ زەحمەت ژوورەکە تاریکە بڕۆ بخەوە ئێتۆ کە بە قسەی ئەمە ناکەی بە قسەی ئەمە ناکەی ئەڵێ ناناخۆم خۆ مەشغوڵەکەم ساعات دوی شەو جارێکتر بۆ لێاتەوە ئەڵێ بێ زەحمەت ناچی بخەوی ئەم سەرکەی دێن ڕدمەکە ئێمە دەستکاریەکەین خەومان تێگەیە کە خەومان تێگەیە بارێکی ناسایی لەناو مێشکمانە دروست دەبێت کە دەبێتە هۆی دروستبوونی سەرێشە و کاتی خەوەکەش خۆی مهمە ینی ئێستا بۆچی لە مناڵە 2 ساعت دانرا بۆ شەقیقە لەبەروی مناڵ زوو خەوێ زوو ناپی هەیە ئەم قەیلولانەی کەیکا مناڵ بێتەوەی کە پێناسی شەقیقە بۆی کورتتر بێتەوە ینی هێنایەن 2 ساعت پێویست ناکە 4 ساعت سەری بێشێ و ئەو کاتانەشی کە پێویستە کە ئێمە تیای بخەوین شەوە و لەگەڵ یەک قەیلولایە کە لە بینی ساعات دەیبیانی بۆ 12 نیۆڕۆیە هەنە کەسی یەک و دووش بخەی کێشەمانیە بەڵام کۆمەڵێ کاتی تر هەیە کە ئەم ساعتە بایۆلۆجیە تێک ئەیە و کاتی خەونیە بە تایبەتی دوای بەربان دوای بەرمان نانی ئێوارا خۆیت و ئەخەویت و دوای هەڵەسیتەوە یا وەکو بازە کەس ڕاهات بێ لە نیوەشەوە ساعت 1 بخەوێ و 3 هەستێتەوە ئەم جۆرە خەوانن لەبەری خەوێکی تەندروست نییە و ساعتە بایۆلۆجیەکەمان تێگەچی بوو ئەحساس بە ئازارەکەین هەرچەنە بە بێ ئازار خەوتوینی بە ئازار و هەڵەستینەوە لە خبر بەڵێ کاکشێخ ئەوکە بینی وردە وردە ئیفتارەکەی زانکۆی سلێمانی قەرەباڵغە بێ جەنابەت باست کرد چەند قوتابی بەشداری ئەو 6,000 قوتابی بەشدارن 6,000 بەڵێ ئەمە لە شێوەی ئاهەنگێکیشە ڕاستەکەی ڕێکخراوە وەکو وتم چەند هونەرمەندێکی ئیسلامیش بەشداریەکەن نازانم ئەمە بۆ زانکۆ شتێکی زۆر تایبەتە ینی هەستەکەن کە لە زانکۆیە وارد نەبووە زۆر ئیفتار و ئەو ژمارە زۆرش بە ژمارە زۆر جێی دەستخۆشیە بەڕاستی کە ناڵاسمانی پەیام و یاخود تۆڕی بیدایی پەیام تەختێکی باشیەکەوە نەخۆشخانەی بەخشینیش خۆی بەرپاداشتیان باتەوە شێوازی دابشکردنەکەی زۆر جوانە بەڕاستی زۆر ڕاستە بەڵێ ئێمە جاجارە خۆشەویستان هەر دەچینەوە سەر ئاهەنگەکە
سەر ئیفتارەکە وەکو وتم ئیفتارەکە بە تەنیا نیە وەکو شێوە ئاهەنگێکی لێکراوە و کۆمەڵی هونەرمەندیش بەشداریەکەن و بە شێوەیەکی زۆر چۆنەڵی تەکنیکیش عینەکە ڕێکخراوە شێوێکی هونەری زۆر جوانە دەستی ئامادەکارانی ئەم ئیفتارە خۆش بێ شتێکی جوانە بینین بەڕاستی هیوادارین زانکۆکانی تریش چاوە لەوانکەن بەتەکیید دکتۆر جەبا بچینەوە سەر بابەتێکی خۆمان باسی ڕۆژووە لەگەڵیشە مێشکی ئینسان جنابەت کە زۆرتر اختصاسەکەی تۆ پەیوەندی بە مێشک و دەمارەوە هەیە با بزانین بە ڕۆژووبوون چ کاریگەریەکی لەسەر مێشکەیە ئانی کاریگەریەکە ئیجابیە یاخوانە خواستە کاریگەرەکە سلبیە زۆر جوانە ئەم معلومەیە تازەیە لەبەروی کە ئێمە جۆرێک لە ڕێجیمان هەیە کە پێوتە ئینتەرمیتت فاستینی پێڵێن کە پێوتە سیامی متەقەتەیە کەمە جۆرێکە لە بەڕۆژووبوون بەڵام تۆ بەس بۆت هەیە ئاو بخۆیتەوە لەگەڵ ئەو شتانی کە کالۆریان نیوەک و چاو قاو ئەم بابەتە مێشکەکەیتە حاڵەتێکەوە کە زیاتر احتیمام بە پکیتۆن باوەکو وزە وەک لە و ڕۆژی خۆشمان تقریبن هەر هەمان جۆری ڕۆژوە بەڵام ئێمە ئاو ناخۆینەوە ئاو چاو قاو ئەمان ڕێپێدراون نیە بۆمان ئەغلەبی بحوساتەکان کە کراون لەسەر حیوانات کراون هەنێ بحوساتیشیە کە لەسەر بەشەر کراوە و کۆمەڵشتی زۆر تایبەت لە مۆزوعات دۆزراوەتەوە کە ژیانی مرۆڤی بەرەو مەسارێکی تر بردووە سریان کردووە سیامی متەقەتە کۆمەڵی فاکتەر لە مێشکا دروستەکە کە پێوترێ برین دیرایڤد نیوترۆفیلیک فاکتەر ئەم فاکتەرانە کە بەرزە بنەوە لە مێشکە کۆمەڵی شت دروستەکە کە زۆر سحریە یەکێک لەوانە ئێمە ئەحساس بە خەمۆشی ناکەین ئەحساس بە دڵخۆشیەکەی بۆیە سێرەکەی ئەگەر سێرەکەی کابرا لە ڕووی دیانەتشەوە ئەو هینە نیانی سێرەکەی بەس بە ڕۆژووە بێ بۆ ئەوی کە زعیف بێ بەڵام کە بە ڕۆژووە بێ ساعات نوێی شەو یا دەی شەو ئەڵێ شتێ بخۆ لە ملیشی بێ نایخوا ئەحساسێکی خۆشی بۆ دروزە بێ مەش پەیوەندی بەوە هەیە کە سیرۆتۆنین لە مێشکا بەرزە بێتەوە حتا کاتۆ قسەکەی خۆ بیر نەچێت ئەسان فەرمێ للصائمی فەرحەتان بۆ ڕۆژوان دوو خۆشی و دڵخۆشیەکی گەورە هەیە یەکیان لە وەختی ئیفتارایە بۆی دروستە بێت تووشیان لە قیامەتایە جا هەر بۆ تەئیدی قسەکەی جنابێ بڵێ ئەمە بەشی یەکەمیان بەشی دووەمیان ئەڵێ کۆگنیشن وە شەر زیاکە کۆگنیشن چیە ینی ئەوەی کە ئێمە زاکیرە و ئەوەی کە نەخلافین ئەوەی کە چۆن کەسێکی نۆرمەڵ بین وەڵاممان بۆ شتەکانی دەوروبەرمان نۆرمەڵ بێ ئەمەوە ئاکاکە ئەم فاکتەرانە کۆگنیشنی بەشەر زیاکە ئەنجا سێریان کردووە لەناو مێشکا کۆمەڵی پرۆتین هەیە کە لە کاتێکا ئێمە پشت بە گلوکۆزە بەستین ئەم پرۆتینانە وەکو تاو وەکو ئەمایلۆیت کۆمەڵی پرۆتینن چەند جارێ بەکارهێنرێنەوە بازێ جار وەرە ژیرێنەوە وەکو پرۆتینی کۆنبوو لە ناو مێشکا ئەمێنێتەوە کە کۆمەڵی نەخۆشی وەکو ئەڵزایمەر وەکو نەخۆشی خڵفان و وەکو نەخۆشی پارکنسۆنەمانە دروستەکەن سێریان کردووە لە کاتی بەڕۆژووبوونە ئەم پرۆتینانە لە وەرگرتنەوە ئەوەستن مێشک گواکە پرۆتینێکی کەمتر دروستکە لەو پرۆتینە خراپانە بۆی سێریان کردووە نەخۆشانی کە ئەڵزایمەر یانێکیان خێتە سەرەوە ئیسفادەیەکی زیاتری لێکن بەشێکی تریان کامیش هەر پەیوەندی بە سیامی متەقەتیعەوە هەیە ئێمە شتێکمان هەیە لە مێشکا پێڵن گابە نیورۆترانسمیتەرێکە کە دەمارە ڕاگەیاندن نەگەیەنێ گابە ئێمە لە جسمی ئێمە زیاد بێ زیاتر هادی ئەبینەوە مشکلی گەشتەمان بۆ دروست نابێ قەرارەکانمان ڕاسترە بێ باشە بەعکسیشەوە گلوتامیتمان هەیە کە گلوتامیت بەعکسەوە پێوترێت نیرۆئەکسایتەتەری نیرۆن ترانسمیتر کە بەعکسەوە ئیشەکە کاتێکی ئێمە زیاتر پشت بە گلوکۆزە بەستین لە مێشکە گلوتامیت زیاتر ئەکتیڤ بێ بەڵام کاچینە سیامەوە زیاتر گابە ئەکتیڤ بێ بۆیە سێرەکی ئەو نەخۆشانەی کە گەشتیان هەیە ئەلم ڕێشەوە گەشتەکەیان سێرەکی باشتر کۆنتترۆڵە بێ کۆمەڵێک لەسەر نەخۆشیەکانی تریشی وەکو پارکنسۆنۆمانش ئێستا کۆمەڵێ دراسات هەیە کە الحەمدولله ڕیزڵتی پۆزتیڤە بوو دکتۆر شتێک هەیە ئەڵەن
جاری وای ئینسان هەر لە خۆی بە کەیف ینی زەوقێکی خۆشی هەیە میزاجێکی خۆشی هەیە نەرزانی هۆکارەکە چیە عادی خۆگەر ینی هۆکارەکە بزانی زۆر واکەی بۆی دایمە کەیف ساز بێ و کەیفت خۆش بێ سەرەکەی مەسەلەن بۆ منە سرد ناشێ ینی دڵخۆشە هەتا ینی بۆ قسەکردنش جملەی جوانت بۆیەت ینی دەتوانی قسە زۆر جوان ڕیسکەیت ئەمە ینی چەندێک پەیوەندی بە مێشکەوە هەیە بەنسبەت ئەم بابەتە پێوترێ زمان اینجا زمان و زمانەوانەی عادەتەن بەشی چەپی مێشکلی بەپرسە باشە زۆرتریش زمانەوانی لە فێربوونی زمان لە ئافرەتە زیاتر لە پێشەوەک لە پیاو وخوای گەورە هەنێ بەشەری وا دروست کردووە کە لە بابەتە مرۆڤایەتی و کۆمەڵناسی و زمانەوانەکانە تەفەوقیان زۆر زیاترە وەک لە بابەتە عیلمیەکانە و بەعکسیشەوە هەنێک کەسێ لە بابەتە عیلمیەکانە تۆنسەنم زاکیرێکی زۆر باشی هەیە لە حساباتە زۆر باشە لە بیکاریە زۆر باشە بەڵام بێتەوە سەرەوەیەکی لۆغەیە فێر بێ سێرەکەی بە 3 ساڵ ناتوانێت ینی 4 جملە بێکەوە بنێ ئەمە شتێکە بێ خوا بداتێ بەهرەیەکە بەڵام هەموو بەهرەیەکی ژەکە خوا نەیابیتێ ئەو چانسە یاوی نەتەکەی مەتوانین پەرەی فێوێ تەنانەت ئەگەر ئەوکو چۆن کابرا سێرەکەی خوا هەردوو قاچی لێسەنەوە لۆ لاسێرەکەی بێ بارزانێکی لە جوانی یا بە هەردوو هینەکە بە پاسکی لێگەڕوە توانای تریاوەتی ینی توانایکی یاوی نەتەکەیمە تەتەوری پێبێ تەتەوری پێبێ سپاس دەکەین ئەو جوانی هەیە سپاس دەکەین سپاس بۆ دکتۆر ڕزگار حامید کار لەم بەشە لە بەرنامەکە لەگەڵمانە بێ زۆر سپاس دەکەین بەڵێ خۆشەویستان ئەچینە ناوبڕێکی کورت و دواتر لەگەڵەوەی خۆشەویست بەردەوامە بین بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە بەڵێ خۆشەویستانەوەی کە بینن ئەوە زانکۆی سلێمانیە ئەمڕۆ ئیفتارێک کراوە ئیفتارەکە وەکو خواردن و ئەو پێداویستانی کە وەکو خواردنە نەخۆشخانەی بەخشین پێ هەڵساوە دەستیان خۆش بێ بەڵام لۆکەیشنەکە مەدانەکە زانکۆی سلێمانیەوە ئەوەی کە دەشی بینین ئێستا خوێندکارانی زانکۆی سلێمانین سپۆنسەرە میدیایەکەشی خۆشەویستان دیارە کەناڵی ئاسمانی پەیامە دەستی هەموو لایەکیان خۆش بێ هەم بۆ زانکۆی سلێمانی بەڕاستی مەشتێکی جوانە وەکو وتمان یەکەم جاریشە بەڕاستی لە ناو زانکۆ لە ناو حرمی زانکۆیە بابەتی ئاینی بەم حەجمە پانتایی بگرێەوە گرنگی پێ بدرەوە 6,000 خوێندکار بەشداری تا بکە طبعا تەختەیەکی جوانیش ینی بەڕاستی تۆڕی میدیایی پەیام تەختەیەکی جوانی بابەتەکەکەوە هیوادارم انشاءالله هەر ئاهەنگکەش بۆ جۆرە بگوازنەوەکە چەند میدیاکارێکی ئیسلامی جوان سرود و تەواشیحی جوان پێشکەشەکەن
کە ناوەکانیان حەز ناکەم ئێستا بیان بێن با کاتی خۆی بێت هەشتێکی زۆر جوانە و خۆی گەورە پاداشتی مولای باتەوە دەستخۆشیش بۆ زانکۆی سلێمانی کە بەڕاستی هەرساو بە ئەم ئەرکە و ڕێپێدانی ئەم ئەرکە دینی هەموو زانکۆکان بەم کە جوانە هەڵسن دەستی زانکۆی سلێمانی خۆش بێ ئەمە لێرە سپاسیان دەکەین چونکە وەکو وتە مەمە یەکەم جارە لە ناو زانکۆیە ژمارەی ئەوە زۆر ینی شتێک بکرێ بۆ مناسبەتێک بکرێ بەم حەجمە هەم خوێندکار بەشداری تیا بکە و هەروەها هینەکەشەوەنە هین بێ ینی کاریگەر و گەورە بێ هیوادارم ئەمە بێ بە نەریتێک نەریتی بەو مانای کە ینی زانکۆ هەتا ئێستا ئەو بەرخوردەی کە هەیەی یاخود با بڵێن ئەو ئەرزێتی کە هەیەی ئەندازەیەک با بڵێن تۆزێک ینی دووری لە ئاین هەبووە دووری لە دین هەبووە هیوادارین ینی ئاین یاخود با بڵێن دین بێ بە بەشێکی گەورە و دانەبڕاوی زانکۆ و زۆریش جوانە ینی تۆ مناسبەتێکی ئاوا دروستەکەی 6,000 کەس بەتابەتی لە وڵاتێکی مسلمانە کە ڕەنگە ئێستا زۆرینەی هەرە زۆری خوێندکارەکانی بە ڕۆژوو ببن و چاوەڕێ بکەن کە کاتی ڕۆژوشکاندن ڕۆژوە بشکێن ئەمە زۆر پێی دڵخۆشە بن هاندانێکی زۆر لە زۆر شوێنم بیستوە هەر لە ناو خەڵکە و لە میدیاکانی شاوەی کە سەرنجێکی واقعانە بیت کە ئەم ساڵ کوردستان ینی ڕێژەیەکی زۆر زۆر لە خەڵک بە ڕۆژووە ینی وەکو ساڵان نییە لە هەموو ساڵەکان واتە سەورەکەم ئەم ساڵ باشترین ساڵ بێکە کەمترین خەڵک هەیە کە بە ڕۆژوو نەبێت کە ئەمە دیاردێکی زۆر جوانەوە هەروەها وەکو جەناب باسە کردکە چەند جوانە لە زانکۆکانی کوردستانە ئەم دەسلەمدانی بۆنە نەتەوەیەکان و نیشتیمانیەکان لەگەڵ بۆنە ئاینیەکان زیینوکردنەوەی و احتیمام پێدانی چکە ئەمە دڵی کۆمەلگایە تۆ کۆمەلگای ئێمە بەڕاستی کۆمەلگایکی مسلمانە و زۆرینەی گەلی کورد بەڕاستی متەمەسیکە نەک هەر مسلمانە متەمەسیکە بە ئیسلام و ڕۆژ بە ڕۆژ دینداری و مزگەوتەکان بگراوەتە شوێن نابێتەوە لە مزگەوتەکان کە نوێژی جەماعەت و نوێژی تەراویح و نوێژی جەژنەکان و نوێژی جومعەکان ئەنجام بدرێ بەتایبەتی لە مانگی ڕەمەزان شاید حاڵی ئەوەیە کە هەموو شوێنێکەوە و بگراوش کە باسمان کە لەگەڵ مامۆسایە کە زۆر شوێن هەیە کە لە مزگەوتەکان جێگەن نەماوە کە خەڵک نوێژ بکە بۆیە پەناباتە بەرەوەی کە کۆمەڵی ماڵ تەرخان کراوە بە مزگەوت لەبەرەوە جێی زۆر دەستخۆشیەکە بۆ سەرۆکاتی زانکۆی سلێمانی کە من زۆر دەستخۆشیان لەکەم و بەڕاستی تۆڕی میدیایی پەیامیش کە دەستخۆشی گەوریان هەیە بۆ زانکۆکە مۆڵەتی ئەم چالاکیە دینی و ئیمانیەی کە داویانە بەڕاستی ئەرکێکی نیشتیمانی و ئەرکێکی نەتەوەی و ئەرکێکی ئاینی گەوریان ڕاپەڕاندووە و دەستخۆشی زۆریشمان بۆ نەخۆشخانی بەخشین کە بەڕاستی هەروکو چۆن چارەسەری نەخۆشەکانە کە ناوە چارەسەری بەڕاستی ئیفتاریش کە دڵخۆشیکی گەورە لەناو ئەو هەموو قوتابیات خۆی زۆر خۆشە کە بەیەکەوە ئەو دانیش کە بێکەوە دانیشن و ئیفتارێکیان بەیەکەوە هەیە ئەو هەموو وێنەیە نابینی کاک پەیوەندکە هەموویانەی گرن بێکەوە کۆمەڵاتی زۆر جوانە فعلەن دەستخۆشی بۆ نەخۆشخانەی بەخشین کە ینی زۆر جار ئەم هەستکردن و خۆ بە بەرپرسیار زانینە بابەتێکی زۆر گرنگە تۆ لەوەی کە خۆت بە بەرپرسیار بزانی لەوەی کە خۆراکی 6,000 کەس دابین بکەی لەبەر وایە بزانانی هەرچی تۆیە لە کاتێکا تۆ نەخۆشخانەیت ینی تۆ نەخۆش چارەسەرەکەی بەڵام ئەم ینی سەرمایە کە مەسەلەن بۆن منە هەتە لەم پێناوەیە سەرفەکەی بە تەئیشید ئەمە بابەتێکی زۆر گرنگە و ئێمە دەستخۆشیان لەکەین کاک شێخ وەک دەبینی وردە کاتەکەمان درەنگە بێ و لەم ڕۆژ بە بۆنەی ئەمڕۆ بەرنامەکەمان تۆزێک ڕاستەکەی زووتر کۆتایی بێ کاتێکی زۆر کەمەوە دوعاکان بەوەی کە تۆش فریا هەندێک لە دوعاکانت بکەوی تۆ جەنابەت فەرموو بۆ منش لەگەڵ شێفە بەڕێزەکان ئەوەی کە ماوانە لە کۆتەیە بە بینەرانی خۆشەویستی بڵین یا پیشانی بین شتەکانمان حازر بووە سێڵفێکی لەگەڵان نەگرین تۆ ئەلێرە ئاوای گریت وەنی هەموو جارێک شێف ئاواشەکات یاری نازانم شتێک زۆر باشە بەڵ خۆشەویستان نایبینن ئێستا ماشەڵا سەر مێزەکە زۆر باش ڕاستاوەتەوە ئەگەر بە شێوەیەکی خێرا بڵین چیوان هەیە ئەمە ئێوارەیە بەڵێ برنج بە زعفرانە بەڵێ لەگەڵ مریشی وانسوور کردوێتەوە کۆڵایشمان داناوە کۆڵاو بڵێ لەگەڵ فاسولەی تەڕ مریشکی سوورەکراو
و ئەو چەند جۆر زەڵاتانی دروست کردووە ئیتاڵی زەڵاتە ئیتاڵیەکە وەرە بازین لە چی پێ ئیتاڵەکە هەروە بێتەوە خێرە تەماتەیە پێکاتەکەی هەروە بێتەوە لیمۆیە ئاوی لیمۆی بڵێن یێزەر نیسبەتیشی کەم بۆ ڕازانەوەی بەس لەگەڵ ماکەرۆنیە هەروە بێتەوە خێرەکە وڵی تر نازانم زۆر باشە دەستان خۆش بێت بەڵە خۆشەویستان ئەوەی کە ئەمڕۆ پێشکەشمان کردن بەرنامەی سی گەوهەر و گەوهەری 19 بوو لەبەر ئەو مناسبەت و ئیفتارەی کە لە زانکۆی سلێمانی کراوە تۆزێ بەرنامەکەمان زووتر کۆتایی پێێنین من لێرە خواحافیزیتان لە یەکەم لەگەڵ هەردوو شێف دیار و کاک شێف نەریمان دەتاندەینە دەست دوعاکانی شێخی برام کاک شێخ جەنابەت فەرموو بابزانین تا ئەو کاتەی بەرنامەی ئیفتارەکەی زانکۆی سلێمانی دەستپێکە جەنابەت دوعاکانت بکە بەڵێ خۆشویستان لێرەوە ماڵەوایتان لێ یەکەین تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام عليه صلى الله عليه وسلم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار يا ربي خواي جان لم نوزدي رمضان لبيشوازي شو مبارك كاني قدرا يا ربي قدر من زياد كيبوي ورمان بقرا يا رب عفو من كوليمان خوش بو هداية من با دين من دامزراو كعاقبة من بخير بيرا يا ربي أو من علاني كواتا استا صلاحة دين داريان ورنقرت وخواي جان هدايتيان با أو قنجاني كهتا استا فيري نيجو عبادت نبون يا ربي خواي جان نوري خود بخرنا ودليان هدايتيان ببتايبتي لم دشوي كوتاي مانجي بيروزي رمضانا يا ربي خواي جان أو قنجاني وأو قتابي وخنكاراني كقتابين ولزانكو پەیمانگا و خوێندنگاکانە یا ڕەبی خوێنن خوایە سەرکەوتویان کەی یا ڕەبی خوایە سەرکەوتویان کەی یا ئیلاه العالەمین بیان کەی بە چرای ئەم نیشتیمانە و ئومێدی ئەم وڵاتە یا ڕەب یا ڕەبی دینیان بەهێز بکەی عەقیدە و بیر و باوەڕیان پتە بکەی یا ڕەبی خوایە دامەزراویان بکەی ساڵحیان بکەی محفوظیان بکەی لە هەموو بەڵاو موسیبەتێکی دنیا و قیامەت سەرکەوتویان کەی لە خوێندنەکانیانە یا ڕەب العالەمین هەمیشە ئاوا دڵخۆش بن هەمیشە لەسەر سفرەی ئیفتار و لە نوێژی جەماعەت و لە ڕیزی پێشەوەی عەبدە ساڵحەکانی تۆ بنتا نیشتیمان خۆش و بەرەکەتدار و پڕ لە جوانی بە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای ئیمانمان سەلامەت کە و عەفومان کە و لێمان خۆش بە هیدایەتمان بەو دامەزراومان کە یا ڕەبی هەموو خێرخوازان و ئیمانداران و مسلمانان زیاتریان پێ ببەخشی تا زیاتر لە فەقیر و هەژار و داماوەکانی ئەم وڵاتە بکەنەوە یا ڕەب تەوفیقی ئێمەش بەو هیدایەتمان بەو دڵمان لەسەر ئیستیقامەت و دامەزراوی دامەزراو بکە ئەو ڕۆژانەیە گەڕینەوە بۆ لای تۆ باشترین ڕۆژانە بێ کە تۆ عەبدە ساڵحەکانی خۆت پێشوازیان لێکەیت یا ڕەبی خوایە سفرەی چۆن مادیمان پڕە لە نعمەتەکانی تۆ ئاوا سفرە معنەویەکانمان پڕ بکە لە عیبادەت پڕ بکە لە قورئان خوێندن پڕ بکە لە ئیخلاص و دامەزراوی پڕ بکە لە ئیمان و سەلامەتی یا ڕەب ئەو سفرە فراوانەی کە 6,000 قوتابی و خوێندکار لەسەری دانیشتون یا ڕەب العالەمین بەرەکەتداری بکە زیاتر یا ڕەبی دڵی دەوڵەمەندەکان زیاتر کراوە بکە بۆ ئەوەی زەکاتەکانیان بن و فەقیر و هەژارەکان تێر بکەن یا ڕەبی قوتابیەکانمان هەمیشە ئاوا دڵخۆش بن و لەسەر سفرەی مادی و معنەوی کۆ ببنەوە و هەمیشە سەرکەوتوو دنیا و ئاخرەت ببن یا ڕەبی خوایە هەموو لایەکمان سەرکەوتوو بکەیت و عاقبەتمان بەخێر بگێڕی یا ڕەبی خوایە ئەم وڵاتەمان لە نەهامەتی و لە شەڕ و لە بەڵاو مصیبەت بپارێزە یا ڕەبی خوایە ئاشتی و بەرقەراری یاسا لەم وڵاتەیە بەرقەرار بکە دەستی دوژمنانی ئەم وڵاتە و ئەم نیشتیمانی کوردستانە خۆشەویستەمان هەرگیز دەستی دوژمنانی پێنەگا یا ڕەب العالەمین جارێکی تر نەکەوینەوە ژێر دەستی زاڵم و ستەمکارەکان یا ڕەب جارێکی تر یا ڕەب العالەمین نەکەوینەوە ژێر دەستی ئەوانەی کە هیچ جۆرە ڕەحمیان بەم میلەتەی ئێمە نەکرد یا ڕەبی خوایە لە ئێمە خۆش بە و لە مردوەکانمان خۆش بە و لە سەرجەم ئیمانداران و مسلمانان
مسلمانان خۆش بە هەر کەسێ نەخۆشە خوایە شیفای بۆ بنێرە اللهم آمين 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 يا مجيب السائلين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. دەبوانی بەڕێز جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی سانستی کاک دکتۆر ئارام جەنابی پارێزگار جەنابی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئامادەبوانی بەڕێز سەرۆکی زانکۆی